بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵین کە لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە سەرجەم بەڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سود و ڕەزامەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت. سپاس شەیدا بینەرانی ئازیز سڵاوی خوای گەورەتان لێبێت تاوات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانتان قبوڵ و وەرگیراو بێ. خۆشحاڵین لاڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شەیدا بە دیداریەوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە بۆ پێشکەشکردنی بڕگەیەک و بەرنمەیەکی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی ڕۆژ بەو ئومێدەی جێی ڕەزامەندی خوای گەورە و پاشان ئێوەی ئازیز و خۆشەویست بێ. بەرنامەی پەیامی ڕۆژ ئەمڕۆ لە چوار تەوەری سەرەکی پێگاتووە. پرۆژەی یا سیستەمی پارکینگی شەقامەکانی شاری کەلار تەوەری سەرەکی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ بە میوانداری دلێر حسێن ئەندازیاری پرۆژەی پارکینگی شەقامەکانی کەلار کە لە شاری کەلارەوە لەگەڵمان دەبێ بۆ قسەکردن لەسەر گرنگی و بایەخی ئەو پرۆژەیە و میکانیزمەکانی جێبەجێکردنی و ئەو لایەنە پەیوەندیدارانی کە ڕۆڵیان هەیە لە جێگیرکردن و وەکۆڵێ بە کرداریکردنی پرۆژەکە. هەروەها فەلسەفە و حکمەتی دوعا لە مانگی پیرۆزی ڕەمەزان بە شێوەیەکی گشتی بەڕێز مامۆستا نەبەزەورامی میوانی تەوەری دووەمی بەرنامەکە بێ. هەروەها ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان و هەرزانی نرخی کتێب و دابەزاندنی نرخێکی بەرچاوی کتێب لە نێو بازاڕ و فەزای ڕۆشنبیری و کتێبخانەکانی کوردستاندا تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ. بڕگەی چوارەممان بڕگەی کابانی ماڵە کە ڕۆژانە هاوکارمان فەزیلە جەمال بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی هەر ڕۆژەی لەسەر دروستکردن و ئامادەکردنی خۆراکێک یا خواردنی یام شیرینیەک زانیاری زیاترمان پێدا و فێری خانمانەکە لە نێنان و ئامادەکردنی ژەمە خۆراکێکی تەندروست و باش و بەچێش لەگەڵ کۆمەڵێ بەرگە و بابەت و تەوەری زانیاری بەسوود لە نێو بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان بەر لە هەر شت دەچینە لای مێژوە گرنگەکانی ئەمڕۆمان. مسلمانان و کچازای پەیامبەری پێشەوامان حەسەنی کوڕی ئیمامی عەلی و خات و فاتیمەی کچی پەیامبەری پێشەوا سەلی الله عەلەیهی وسەلەم. پەیامبەری پێشەوا دەیفەرموو سەید و گەورەی گەنجانی بەهەشت حەسەنی کوڕمە، هەروەها ناوی دەبرد بە ڕەیحانە. حەسەنی کوڕی ئیمامی عەلی لە ساڵی تەفرەقە و پەرتەوازەی مسلمانان دوای جەنگی جەمەل و سفین و نەهرەوان ڕۆڵێکی چاکساز و گەورەی گەڕا لە یەکخستنەوە و کۆکردنەوەی مسلماناندا و تەنازولی لە پۆستی خەلیفایەتی خۆی کرد بۆ موعاویی کوڕی ئەبوو سوفیانی سەرۆکی ئەمەویەکان و ئەو ساڵە ناونرا ساڵی کۆمەڵ یا عام الجەماعە. پانزەی ڕەمەزانی ساڵی 680 کۆچی وەفات و لە دنیا دەرچوونی زانای مەزنی ئیسلام و کورد و دادوەری باڵای جیهانی ئیسلامی و ئەدیب و فەقیه گەورە ئیبن و خالەکان لە تەمەنی 71 ساڵیدا و لە دیمەشقی پایتەختی سووریا بە خاک سپێردراوە. ئیبن و خەلەکان خاوەنی کۆمەڵێک کتێب و دانراوی بەسوودە، ڕەحمەتی خوای لێبێت. 25 ساڵی 1883 لە دایکبوونی مەلیک فەیسەڵ یەکەمی عێراق لە شاری مەکەی پیرۆز. ناوبراو لایەنەوەکانی شەریفی مەکە بوو. شەریفی مەکە بە هۆکاری عەمالەت و بە کرێگرتەیی بۆ ئینگلیز دژی مسلمانان بەڵێنی ئەوەی پێدرا کەوا بکرێتە حاکمی بەشێک لە وڵاتانی ژێر دەستی عوسمانیەکان. ئەوە بۆ حاکمێتی ئەردەن بە شاه حسێن و حاکمێتی عێراقیش بە مەلیک فەیسەڵی نەوەکانی شەریف درا. 25 ساڵی 1996 ڕاگەیاندن و جێبەجێکردنی ڕێککەوتنامەی 986 کە بە ڕێککەوتنی نەوت بەرامبەر بە خۆراک ناسرا بوو. ئەویش پاش گرانی و ئابڵۆقەیەکی ئابووری سەخت بوو لەسەر گەلی عێراق بە گشتی و گەلی کورد بە تایبەتی. ڕێککەوتنەکەش بریتی بوو لەوەی کە دەوڵەتی عێراق بۆ 6 مانگ بە بڕی 2 ملیار دینار نەوت بفرۆشێت و لە بەرامبەریشدا وڵاتان خۆراک و دەرمان بفرۆشنەوە بە عێراق و ئەویشدا بەشی بکات بەسەر میلەتەکەیدا. کۆفی ئەنانی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان ڕۆڵی بەرچاوی هەبوو لە ڕێککەوتنی نەوت بەرامبەر بە خۆراکی نێوان ئەمریکا و عێراقدا.
بەڵێ عزیزان پەیامنێرمان هاوار لە کەلارەوە ڕاپۆرتێکی سەبارەت بە پرۆژەی سیستمی پارکینگی شەقامەکانی کەلار بۆ ئامادەکردوین فەرموون پێکەوە بینێک دەبێت. لە کەلاری ناوەندی ئیداری گەرمیان وەکو یەکەمین قەزا لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق سیستمی پارکینگ لەسەر شەقامەکان جێبەجێ دەکرێت. ئەم سیستما تەواو نوێیە و بە شێوەیەکی ئەندازەیی و ڕێکوپێک هاتوچۆی ئۆتۆمبیل لە شەقامەکانی ناوبازاڕ و شوێنە قەرەباڵخەکان ڕێکدەخات. ئەم ئیشە زۆر جوانیان کرد بۆ ئێمە، هەم ئەستفادە هەیە بۆ میلەت، هەم بۆ شوفێر، هەم بۆ دوکاندارەکانش. چونکە ئەمە وەڵام کرد تاخیر بوو ها، ئەمە گەرە پێش 10 ساڵ 20 ساڵ بکرایە، بەس ئێستا لەخوا بە زیاد بێ ئێستا زۆر باشە، نە پێچەوانی ئەکەن، نە ئەزدەحامە بێ، جار بە جار مەغریبە بێ، ئەم ناوانە ئەبێتە قیامەت سەیارە مرور هاتوو چۆ کەس ناگاپێ. ئێستا لەخوا بە زیاد بێ هەر کەس شۆ خۆی خاستە ئەبوو دوکاندارەکان ئێمە خۆمان بازار هەیە منە بێ مرورش دی هاتوو چۆ بۆ ئێرە. بەشێک لە شەقامەکانی ناوشار بەم سیستمە نوێیە کراون بە یەکسایت. ئەماش کاریگەری لەسەر نەوەستانی جوڵەی ئۆتۆمبیل دەبێت و بەشێکی زۆری قەرەباڵخی ناوبازار کەم دەکاتەوە. ئەم سیستما بە شێوەی کاتژمێر ڕێگا بە شۆفێران دەدات ئۆتۆمبیلەکانیان پارک بکەن لەسەر شەقامەکان کە بۆ هەر کاتژمێرێک بڕی 500 دینار وەردەگیرێت. بڵێ وەڵایی ئەمە بەڕاستی شتێ چاکە خراپ نییە. یەکەم بۆ ئەوەیە سیرەکەی سیارەکان بە تەنزیمە وەسن، دوو هەم سیارەکە جێڵی سێرەکەی ئەو کابرایەوە سکیورتیە لەسەری ئاگای لە ئەمانە جێگەکەی کەوا جێڵی و بەس چیە تر سیرەکەی هینە بە 1000 دینارە، بەڵام خەڵک تۆزێ ناڕازیە لەبەر پارەکەی سیرەکەی هینە، بەس شتێ چاکە خراپ نییە و سیارەکە بە تەنزیم دانراوە لە دوورە سێرەکەی منزەرێ جوانی هەیە. هەرچەندە بەلای بەشێکی زۆر لە شۆفێران و هاوڵاتیانەوە ئەم سیستما خزمەتگوزاریەکی باش و کار ئاسانیەکی زۆرە، بەڵام بەدەرنیە لە ڕەخنە و گلەی و گازندەی ئەوان. بەشێک لە شۆفێران نیگەرانن لە بڕی وەرگرتنی پارەکە و پێیان وایە ئەگەر کاتی وەستان زیاد بکرێت و بڕی پارەکە کەم بکرێتەوە زیاتر دەتوانن پێوەی پابند بن. تا دەستخۆشتان لێغمم ڕاپۆرتە ڕاستی ئەم پارکینە شتێکی جوانە، ئەم سیمای شار جوان دەکات، بەڵام تەنها کێشەیەکی ئەوەدا کە کاتەکەی بڕای من کەمە، چونکە سعاتێ لەناو بازارە قەرەباڵغی و زۆرە، هیوادارم حکوومەت کاتەکەی درێژ کاتەوە. وڵی ئینە سیستەمێکی باشە بەگەر ئیشە کاتیت بێ باشە، بەس بۆ زۆر بمێنیتۆ لە بازار یا خاوەن دوکانەکان پارێکی زۆرەکەوێ لە سەریان، تو سعاتێ دانیوە 500 دینار باشە، بەس جاروایە ئیشتە 3 ساعت 4 ساعت تقریب 2000 تەکلیفەکە لەسەرت، بەس لە گەراجەکان داینی 1000 دیناردەی نیمەڕۆ داینی تا ئێوارە 1000 دینار لێتە سەنن، بەس بۆ ئەمرانە بارقورسێکی زۆرە. ئەستا یەکی وەک من فەرمانبەرم موچەکەم تقریب 300,000 2 ساعت 3 ساعت داین 2000 لە ڕۆژەکە زۆرەکەیە بۆ من. کەلار لە ڕووی قەبارەوە گەورەترین قەزایە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەهۆی استراتیژەتی شوێنەکەی و زۆری ئاستی بازرگانیکردن و بچووکی بازاڕەکەی قەرەباڵخیەکی زۆر بە شەقامەکانی ناوبازاڕەوە دیارە. ئەم هەوڵەی شارەوانی کەلار بە هەنگاوێکی باش دەبینرێت بۆ کەمکردنەوەی بەشێکی ئەو قەرەباڵخیە. هەروەها لە داهاتوودا لە تەواوی شەقامەکانی ناوبازار ئەم سیستما جێبەجێ دەکرێت و جێگای وەستان بۆ 2000 سیارە دابین دەکرێت. هاوار محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ گەرمیان. ئازیزان و خۆشەویستانم، تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ پرۆژە و سیستەمی پارکینگی سەر شەقامەکانی شاری کەلارە بێ. لە ماوەی ڕابردوودا شارەوانی کەلار پرۆژە و سیستەمێکی ڕاگەیاند بۆ پارکینگی ئەو ئۆتۆمبیلانی کە لە شوێنە گشتیەکان و شەقامە گشتیەکان و ناوبازاڕی کەلاردا دەوەستن بە دیاریکردنی هێڵکاری و شوێنێکی وەکۆڵێت دیاریکراو بۆیان. لە بەرامبەریشدا وەک لە راپۆرتەکەدا بینیمان لە بەرامبەر هەر کاتژمێرێ وەستانی ئەوە ئۆتۆمبیلە بڕی 500 دینار لە شۆفێری ئۆتۆمبیلەکە وەردەگیرێ. لەبارەی گرنگی و بایەخی ئەم جۆرە پرۆژەیە و بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ ئەو فەوزا و قەرەباڵخی و ئیستیحامەی لە بازاڕ و شوێنە گشتەکاندا هەیە و میکانیزمەکانی جێبەجێکردنی
هەماهەنگی لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت هاتوچۆ و شارەوانی کەلار پێکەوە. ئەگەر پاش چەند خولەکێکی تر دلێر حسێن ئەندازیاری وەکۆڵێ ڕاپەڕێنەر و جێبەجێکاری پرۆژەی پارکینگی شەقامەکانی شاری کەلارمان لەگەڵ دەبێت کە لە کەلارەوە میوانی ئەم تەوەرەی بەرنامەی پەیامی ڕۆژە بێت. بێگومان ئەم جۆرە لە پرۆژەیە ئەگەر بۆ کەمکردنەوەی قەرەباڵغی ناوبازار و شوێنە گشتەکان بێ شتێکی زۆر باشە و لەوەچێ بە جۆرە لە جۆرەکان سەرکەوتنی بەدەستێ بۆ ئەبارەی گواستنەوەی ئەم جۆرە لە ئەزمون و پرۆژەیەش بۆ شارە قەرەباڵغەکانی تر بە تایبەت پارێزگاکان و ناحیە و قەزاکانی تر تا چەند گەرنتی هەیە کە بگوازرێتەوە وە سوودی لێوەربگیرێ و هاوڵاتیان سوودمەند بن لەم جۆرە بووە لەبارەی ئەوەی چی لە داهاتی ئەم وەستانی ئۆتۆمبیلانەکە کە ئەگەر هەر ئۆتۆمبیلێک بۆ نە 3-4 سەعات بۆستێ ئەمە دەکاتە 2000 و لە ڕۆژێکاوکو لە راپۆرتەکە ئاماژەکەی پرۆژە هەیە بۆ 2000 ڕاگررتنی 2000 ئۆتۆمبیل لەسەر شەقامە گشتەکان ئەگەر لە ڕۆژێکا بەلانی کەمە دەکات نزیکەی 2 ملیۆن یا زیاتر یا 4 ملیۆن ئەم کاتە داهاتەکە بۆ کوێ دەچێت چەند شارەوانی بڕیاری داوە کە لە ڕێگەوبان و چاکردنی پرۆژەکانی ناوشاری کەلارە ئەو داهاتە بۆ ئەو پرۆژانە و بۆ ڕێگەوبان و بۆ کەم و کورتیەکان سەرف بکرێتەوە. بەڵێ تاوەندەی کە میوانەکەمان ئامادە دەبێت بینەرانی عزیز سەرنجتان بۆ زانیاریەک ڕادەکێشین. زانیاری لەبارەی ناوی هاتووی 25 پێغەمبەرە بەڕێزەکەی قورئانی پیرۆزەوە. پرسیار لە پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێکرا لەبارەی ژمارە و ڕێژەی پێغەمبەرانی خوددا، ئەویش لە وەڵامدا فەرمووی 124,000 پێغەمبەر ڕەوانەکراون بۆ گرۆهی مرۆڤایەتی، بەڵام بە حیکمەت و نهێنیەک کە تەنها خوددا خۆی دەزانێت لەو 24,000 تەنها 25 پێغەمبەریان لە قورئاندا ناویان هاتووە. لەو 25 پێغەمبەرەش پێنجیان خاوەن ورە و ئارامگرتن و لەوانی دیکە زیاتر ڕێز لێگیراوتر و خۆشەویستترن لای خوددا بەهۆی ماندووبوون و ئازاریان لە پێناو گەیاندنی پەیامی خوددادا کە بریتین لە ئیبراهیم، نوح، موسا، عیسا، محەممەد درودی خوای لەسەر بێت. لەناو ئەو پێنجەشدا محەممەدی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت تاجی شکۆ و گەورەوی و ڕێزی لەسەر نراو بووە بە سەردار و پێشەنگی هەموو پێغەمبەرانی خوددا. ئێستا ئاشناتان دەکەین با ژمارەی ناوی هاتووی هەریەک لەو پێغەمبەرە بەڕێزانەی کە قورئانی پیرۆز بەپێی ڕێزبەندی زۆری ژمارەیان. موسا 136 جار لە قورئاندا ناوی هاتووە. ئیبراهیم 69 جار لە قورئاندا ناوی هاتووە. نوح 43 جار ناوی هاتووە لە قورئاندا. یوسف 27 جار ناوی هاتووە. لوط 27 جار بە هەمان شێوەی حەزرەتی یوسف. عیسا 25 جار لە قورئانی پیرۆزدا ناوی هاتووە. ئادەم 25 جار. هارون 20 جار. سولەیمان 17 جار ناوی هاتووە لە قورئانی پیرۆزدا. ئیسحاق 17 جار لە قورئانی پیرۆزدا ناوی هاتووە. وهروەها داود 16 جار لە قورئاندا ناوی هاتووە. حەزرەتی یعقوب 16 جار لە قورئاندا ناوی هاتووە. هەروەها حەزرەتی ئیسماعیل 12 جار ناوی هاتووە و شوعەیب 11 جار. صالح 9 جار. هود 7 جار. حەزرەتی زەکریا بە هەمان شێوەی حەزرەتی هود 7 جار ناوی هاتووە و محەممەد 4 جار لە قورئانی پیرۆزدا ناوی هاتووە. یونس 4 جار ناوی هاتووە و حەزرەتی یەحیا و حەزرەتی ئەیوبیش بە هەمان شێوەی حەزرەتی یونس 4 جار ناویان هاتووە. ئیدریس و زولکیفل و ئیلیاس و ئیلیەسعیش 2 جار ناویان لە قورئاندا هاتووە. هەروە ناوی لوقمان کە بەشێک لە مفەسیران مشتومڕیانە کە ئایا پێغەمبەر بووە یان وەلی و دۆستێکی خوددا، ئەویش تەنها 2 جار ناوی هاتووە لە قورئانی پیرۆزدا. هەروەها ناوی ئەحمەد کە هاوواتای ناوی پێغەمبەری پێشەوامان محەممەدە لەسەر زمانی حەزرەتی عیساوە تەنها 1 جار ناوی هاتووە لە قورئانی پیرۆزدا. سەلامی خوا لە تەواوی پێغەمبەرانی خوددا بەبێ جیاوازی. دەست خۆشەیدا. ئازیزان و خۆشەویستانم وەک دیارە بەهۆی کێشەیەکی تەکنیکەوە میوانی بەرنامەی تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ بە ڕێز دلێر حسێن ئەندازیاری پرۆژەی پارکینگی شەقامەکانی کەلار تا ئێستا نەمانتوانیوە پەیوەندەکەی بگوازینەوە دەچینە لای ناوڕێک و پاشتر دێینەوە لاتەن. تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 0771 840 2000. شەربەتی سەنایس. دڵخۆشین هەموو کات، دڵخۆشیێکی بێکۆتایی لەگەڵ شەربەتی سەنایس. لەگەڵ من و تۆ لە هەموو شوێن و جێگایەک تەنها سەنایس. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عەربەد، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە، هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن، ڕێگرە لە قەڵەوبوون. ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە، بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون. بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە. ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی. زەیتی ریزی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمێتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڵێ عزیزان و خۆشەویستانم، عاریف و شاعیری گەورەی کورد مەحمی بە ڕەحمەت بێ لە قەسیدەی یەکەمی دیوانەکەیدا باسی خراپی و گوزەرانی کۆمەڵگەی مرۆڤایەتی و کۆمەڵگەکانەکە بە شێوەیەکی گشتی باز لە کۆمەڵگەیەکی داڕوخا و کۆمەڵگەیەکی دوور لە بەها باڵاکان، کۆمەڵگەیەک کە تەنها
بۆ درۆودە لەسە و بۆ کار و کەسابەت و بۆ بازرگانی حرام ناوی خوا بەردەوام لەسەر زمانیانە سوێندی درۆی پێخۆن کۆمەڵگەیەکەوە هیچ وەفا و عەهد و بەڵێنێکی ڕاست و دروستیانەما هەمووی بریتە لە فرت و فێڵ و لە پلانگێڕی و لە پاشقۆڵگرتن لەوانی دیکە کە لە کاتێکان مەحوی بە ڕەحمەت بێ 113 ساڵ بەر لە ئێستا کۆچی دوایی کردووە کاڵی بۆ ئەم سەردەمەی گوتۆ دەفەرمێ لەم بەحری فیتنە بەڵکی نەجاتت بدا خوددا دنیای شوبهاندووە بە بەحری فیتنە و ئاشوب و بەڵاو نەکبەتی و داواکە خوددا زوو نەجاتت بدا و بگەیتە شوێنی ڕاستەقینەی خۆت کە ئینشاءڵڵا بەهەشتە داوێنی با خوددا بگرە و بەردە ناخوددا هەمیشە لەگەڵ خوددایە بە داوێن ینی بەرنامە و پەیامی خوا ڕێڕەوی خوا بگرە تا ئەگەیتە خاڵی حەقیقەت وەعبود ڕەبەکە حەتتا یەئتیەکە اليەقین ئەوەیە بەردە ناخوددا کەسانی ناخوددا و کەسانی نابەرپرس و کەسانی گەندەڵ و کەسانی ستەمکار بە دۆست و بە خۆشەویست و بە گەورە و بە سەرداری خۆتیان مەزانە و دەنگیان بۆ مەدە و شوێنیان مەکەوە و قەرەباڵخی و ڕەشایی ئەوان زیاد مەکە بێکەس منم کەسێ لە زوبانم بگا نییە هەم دەم خوددا دەناسن و دەم پڕ لە یاخوددا مەحوی باسی بێکەسی خۆیەکە لەو کۆمەڵگە فاسید و پەرتەوازە و شیرازە پسا و بەرە و ئاگرچووە کەوا ئەم خۆی بە دۆستی خوددا و بە عاریف و بە سۆفیەکی ڕاستەقینە دەزانێت دەڵێ لەم نەکبەتی و لەم خەڵکە خراپەدا بێکەس منم چونکە کەسێکم نییە وەکو خۆم وابێ و ناشتوانم بچمە نێو ڕیزی خەڵکانی خراپەوە کەسێ لە زبانی من بگا نییە هەمدەم خوددا نەناسن و دەم پڕ لە یاخوددا ئەلێ زۆر سەیرە ئەم خەڵکەی ئێمە خوددا ناناسن ستەم ئەکەن خەڵکی دەچەوسێنەوە ماڵی هەتیوە خۆن زوڵم لە خوشکەکانیان ئەکەن دەنگ بۆ خەڵکانێکی نەشیا و خراپەدەن بەڵام هەمیشە دەمیشیان پڕ لە خوددایە ئەڵێن خوددایە خوددایە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کابرا لە سەفەر دێتەوە ئەسپەکەی حرامە خواردنەکەی حرامە جلوبەرگەکەی حرامە خواردنەوەکەی حرامە و کەچی هەر ڕێ خوددایە خوددایە فریامکەوە خوددای ڕزقم دە خوددای منداڵم پێخشێ خوددا چۆن وەڵامی ئەم کەسە داتەوە سەرتاپای حرام و خراپەکاریە ئەمیش ئاماژەیە بۆ کە خوددا ناناسن و کەچی دەمیشیان هەمیشە پڕە لە یا ئەڵڵا و خوددایە فریامانکەوە دوعا عەهد و وەفایە سوخرەی بەد عەهدی و جەفا عەهد و وەفا و مرۆڤ دۆستی و پێکەوەژیان و خۆشەویستی باری کردووە بەدعەهدی و جەفا واتە جەفا پێچەوانەی وەفا و وەفاداریە بەدعەهدی واتە درۆدکردن و بنەبردنەسەری بەڵێن جێی بەڵێنی و عەهدی جوان و وەفای گرتوتەوە هەرما بەدادی ئەهلی وەفادا بگا خوددا مەگەر خوددا خۆی بە گەورەی خۆی بە فریای خەڵکانی وەفادار بگا کە کۆمەڵێکی زۆر کەمن لە نێو کۆمەڵگەی بەشەریەتدا هەر ئەو کەسە کە خەیری دوعای خێری دیوە لێم دایم دوعامە شەڕی لە من لا بدا خوددا پندێکی عەرەبی هەیە ئەڵێ لەو کەسە بترسە کە چاکەی لەگەڵا کردووی ئەڵێ هەر ئەو کەسەی کە خێری دوعای خێری دیوە لێم دایم دوعام بۆ کردو خوایە ڕزقی بەی خوایە سەربەرزی کەی خوایە ڕوسوری کەی خوایە خۆشبەختی کەی دایم دوعامە شەڕی لە من لا بدا خوددا هەمیشە خۆم دوعا ئەکەم لە شەڕی ئەو کەسەی کە چاکەم لەگەڵا کردووە خوددا من لە خراپەی ئەو بپارێزێ قسەیەکەی ئەڵێ کینەی دۆست لە کەمینی دوژمن خراپترە ئاماژەیە بۆ ئەو پەندە عەرەبیەش کەڵێ ئیتەقوا الشەڕ من ئەحسەنتە ئیلەی پێم وابێ گەشت هەڵە نەبم لوتفێ بە حاڵی من کە وتم ئەو وتی بەقار بە دنیای وتووە زۆر جار مەحوی لە شارەکانیان دنیا بە شۆخێکی عەیار و مەکرباز و فریودەر دەشۆپێنێ ئەڵێ وتم بەم دنیا کە وەکو کەشتیەکی وەکوڵێ لە دەست دەرچوو جڵە و دەست دەرچوو وایە لە شەپۆلی دنیا ئەیێنێەوەی با شەپۆلی ڕووبار لوتفێ بە حاڵی من کە وتم ئەو وتی بەقار خێرا وەڵامی دامەوە تۆ شێخی با خوددا و ئەمن شۆخی ناخوددا تۆ شێخێکی بۆ خوددا خۆت یەکلایی کردوتەوە و منیش دنیایەکم وەکوڵێ دوورم لەو بابەتی خوددا پەرستی و خواناسی و عیرفان و بۆ خوا سوڵحانە غەیری ئەمە کە سوێندی درۆی پێ بخۆن و بەس قوربانی ناوی لە ناوە نەما خوددا باسی ئەو کۆمەڵگەیە دەکا کە سوێند بۆ تەوێردی سەرزمانیان بۆ فریودانی ئەوانی تر بۆ خەڵەتاندنی خەڵک بۆ بازرگانی حرام بۆ ساختکردنەوەی کاڵا خراپ و تەزویر و ساختەکانیان
ئەڵێ غەیری ئەمە سوێندی درۆی پێ بخۆن و بەس تەنها ناوی خوا بۆ سوێندی درۆ و بۆ تەلاق خواردن و بۆ فریودانی ئەوانی تر بەکارێنن قوربانی ناوی لە ناوە نەما خوددا. ئازان و خۆشەویستانم دەچینە لای میوانەکەمان بەڕێز ئەندازیار دلێر حسێن ئەندازیاری پرۆژەی پارکینگی شەقامەکانی شاری کەلار. بەڕێز کاک دلێر ئەم کاتە باش سپاس بۆ ئامادەم بوو بە بەهۆی کێشەیەکی تەکنیکیەوە کاتی بەرنامەکەمان لەگەڵ جەنابتان بۆ ئەم کاتە دواکەوت. بەڵێ کاک دلێر ئەگەر گوێتان لە دەنگی ئێمە بێ سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنامەی پەیامی ڕۆژ لە خزمێت ئێوەداین بۆ باسکردن لە یەکێک لە پرۆژە گرنگەکانی شاری کەلار. بەڵێ وا دیارە ئازیزان و خۆشەویستانم بەهۆی ئەو کێشە تەکنیکیەوە کە لە گواستنەوەی پەیوەندی میوانی بەرنامەی تەوەری یەکەمی بەرنامەکەمان هەیەن لە ئێستادا ناتوانین باز لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان بکەین. بڕگەی ڤیدیۆکانی بەڵێ ئەگەر کاک دلێر گوێت لە دەنگی ئەمە بێ سڵاوی خوات لێبێ و سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس سڵاو لە ئێوەش بەڵێ گوێم لێتە ئێستا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە مەمنون. سەرەتا لە جەنابتان وەکو ئەندازیاری پرۆژەی پارکینگی شەقامەکانی شاری کەلار ئەم بیرۆکەیە لە چیەوە سەرچاوی گرت وە گرنگی و بایەخی ئەم جۆرە پرۆژەیە چیە بۆ شاری کەلار و بە شێوەیەکی گشتی بۆ هاتوچۆی ئۆتۆمبیل و هاوڵاتیان لە هەرێمی کوردستان. زۆر سپاس. ڕاستیەکی لە سیماکانی پێشکەوتن لە وڵاتان و لە شارەکانە ئەوەیە کە ڕێگاوبانێکی باش و تەندروست و جوانی هەبێ بۆ ئەوەی کە خەڵکی بتوانێت بە ئاسانی بەکاری بێنێ ڕێگاکان بەگشتی و بەتایبەت لە ناوسەنتەری شاری کەلار ناوسەنتەری شارەکان و هەروە نزیک بازاڕەکان وەستانی ئۆتۆمبیل کێشەیەکی زۆر گەورەیە کە پێویستە ڕاستی چارەسەر بکرێت. ئێمە وەکو لە سەرۆکاتی شارەوانی کەلار ڕاستی دەرکمان بەو کێشەیە لە زووە کردووە نزیکەی 2 ساڵ لە خەریکین ئیشی لەسەرەکەین بۆی کە ئەو کێشە چارەسەر بکەین کەمە بەسمان لەم پرۆژەی وەستانی ئۆتۆمبیل لەسەر شەقامەکانی ناوبازاری کەلار نەهێشتنی ئەو قەڵەباڵغیە و لەگەڵ نەهێشتنی وەستانی ئۆتۆمبیلەکان بەناڕێکی و هەروەها کردنەوەی ڕێڕەوی هاوڵاتیان بۆی ئاسانترین شێوە بتوانن بەتایبەت هەممان نەزانین لە ناوبازارەکانە بەگشتی و بازاری شاری کەلار جموجۆڵێکی زۆری لێیە. ئەمەش وا دەکاتە پێویستی بەوەیە کە ڕێڕێوێکی سەلیم و سەلامەت با بڵێن بۆ هاوڵاتیان بگیرێتە بەر و ئەو ئۆتۆمبیلانی کە ڕوو دەکەن ناو شار و ناوسەنتەری شار بە ڕێگ و پێکی بوەستن ئەمە پوختە و با بڵێن کۆی فکرەی پرۆژەکە کە ئێمە ئیشمان لەسەری کردو. زۆر باشە کاک دلێر ئەو شوێنانەی کێوە هەڵکاریتان بۆ کرد بۆەوەی کە ئۆتۆمبیلەکان پارکینگیان تێدا بکەن ئایا هەر ئەو شوێنانی پێشترنین کە وەسڵی غەراماتی تێدا دەکرا؟ بەڵێ ئێمە طبعاً هەموو شوێنەکانمان دیاری کردووە کە بەرنامەمان هەیە بۆی کە ئیشی لەسەر بکەین. پێشتر بەڕێبەتی بەڕێزان لە بەڕێبەتی ئاشوی گەرمیان و بەڕێبەتی با بڵێن بەشی ناوشار کە ئیشان لەسەریە کرد ناچار بوون کە ئەو شێوازە مامەڵە لەگەڵ هاوڵاتیان بکەن کە ناچاریان بکەن کە نەوەستن لەوێت چونکە ڕاستی وەستانەکان بە شێوازێک نەبوو کە بتوانێت کۆنتترۆل بکرێ بۆیە بە شێوەیەکی گشتی هەمویان قەدەغە کردبوو بە تایبەت نزیک لە سنتەری شار زۆربەی زۆریان قەدەغە کردبوو بۆی بتوان کۆنتترۆلی کەن کە ڕاستی ئەمەشە ناچاریە کە ناچارون بۆ شێوە مامەی لەگەڵا بکەن بەڵام خۆشبەختانە دوایەوەی کە ئەم پرۆژەمان دەست پێ کردووە طبعا بە هاوکاریەکی زۆر تەواو لەگەڵ بەڕێزان لە بەڕێبەتی ئاچۆ گەرمیان و نەخشەدانانی گەرمیان کارمان لەسەری کردووە و بەرنامانەیە هەر هەموو سنتەری شاری کەلار و دەوروبەری ئەم پرۆژەیەتیا جێبەجێ بکەین بەڵام لە ئێستادا بۆ ئەوەی کە کۆنتترۆلی بکەین بەشێکی بچووکمان وەرگرتووە کە ئەویش بەشێکە لە شەقامەکانی گەڕێکی بنگرت کە بریتە لە نزیکەی 300 شوێن داوینکردن و دیاریکردن و نەخشەدانان نەخشەکێشان بووە نزیکەی شوێنی 300 ئۆتۆمبیلە کە ئێستا سوپاس بۆخوا
195 پرۆژەکە هێلکاریەکان تەواو بوون. زۆر باشە کەواتە مەبەستان لە پارکینکردنی ئۆتۆمبیلەکان بە پارەیەکی کەم. ئایا زیاتر مەبەستان پەیداکردنی داهاتە یان مەبەستان ئەوەیە کە ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکەن؟ بەڵێ وەکو ئاماژەم پێکرد مەبەستی سەرەکی نێشتنی و قەڵەباڵغی و ڕێکخستنی ناو شارە ڕاستی مەبەستی سەرەکی ئەوەیە بەڵام بۆ ئەوەی کە هەر پرۆژەیەکمانەوە کە ڕێکی بخینمانێ ئیشی لەسەر بکەین بجەیەکی پێویستە بۆ ئەوەی کە بتوانێت جێبەجێ بکرێت چونکە وەکو دەزاین هێڵکاری و بەکارهێنانی بۆ یاغ و هەروەها دابینکردنی کارمەند و ئەوانە هەر هەمووی تێچووە و لەسەر ئەو کەسێک کە بۆی دەرچووە با بڵێن ئەرکە و پارەی پێویستە لەگەڵ ئەوەیشا ئەمە هەمان نەزانین ئەگەر هەرچی هەر بە بەلاش بێ بەبێ بەرامبەر بێت خەڵکی زۆرتر بەکاری هێنرێ وا کاتە کە ڕێگا بووە ڕێگاکی کەم بە خەڵکێکی کەم بەکاربێنرێت بەڵام ئەگەر بە پارە بوو مەبلغێک پارەکە دیاری کرا ئەو کاتە خەڵکی بەبێ پێویستی خۆی بەکاریێنێ بۆ نمونەیشی تەنها کاتژمێرێکی لە بازاڕە یەک کاتژمێر ئۆتۆمبیلەکەی ڕاگرێ و پاشان دەتوانێت ئۆتۆمبیلەکەی بجوڵێنێ و ڕێگە بۆ کەسی تر بۆ ئۆتۆمبیلی تر بکاتەوە ڕاستی ئەمە تەنها ئەو باڵێن ئەو بڕەپاری کە دانراوە لە بەرامبەر ئەو بڕەپاری کە دانراوە بەکارهێنین بۆ پرۆژەکانی شارەوانی کەلار بە تایبەت لە ئێستادا کە ئێمە وەکو باسمان کرد فراوانکردنی پارکینە ناو شاری کەلار و سەر شاخامەکانی شاری کەلار و ئەو بڕەپارە بۆ بەکارهێنین و بەردەوام بین بۆ ئەوەی کە بتوانین هەر هەموو ناوبازار و سنتەری شاری کەلار با بڵێن هەر هەمووی بگرێتە خۆیەوە لە خۆشبەختانە ئەم پرۆژە هەلی کاری دروست کردووە لەگەڵەوەیشا بۆ نزیکەی 20 گەنجی ئەم شارە ئێستا کە خۆشبەختانە لە پرۆژەکە کارەکەن و پرۆژەکەیش 2 ڕۆژە ڕۆیشتوتە بە تەواوی ڕۆیشتوتە جێبەجێکردنەوە و خەڵکی کەلار سوپاس بۆخوا کە ڕاستی ئەمە جێی دڵخۆشیە کە وەکو ئەوەیە کە لە وڵاتێکی ئەوروپیا بژین زۆر بە ئاسانی بە ڕێکوپێکی ئەو پارکانە بەکاری هێنن و هەمووی بە پێ ڕێمایەکان کە دابەزیوە و ئەو کارمەندانەکە لەگەڵانە هەڵسوکەوتەکەن یەکێک لە بڕیارەکانی حکومەتی ناوەند و حکومەتی هەرێمی کوردستان بریتە لە سەرفکردنەوەی داهاتی خاڵە سنووریەکان و خاڵە گومرگیەکان و کێڵگەنەوتیەکان بۆ ئەو شوێنەی کە لەو خاڵە سنووری گومرگی و کێڵگەنەوتیانە و نزیکە بەڵام لە ماوەی ڕابردوودا دانیشتوانی کەلار و لایەنە پەیوەندیدارەکان بێ ئاگایی و وەکوڵێ ناسوودمەندی خۆیان لە پرۆژەکانی خاڵە گومرگیەکان و نەوتیەکان و ڕێگەوبان دەربڕیوانی تا چەند گرنتی هەیە ئەم داهاتی کە لە ڕێی پارکینگی ئۆتۆمبیلەکانەوە دەزەکەوێ بۆ ڕێگەوبان و بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانی کەلار و دانیشتوانی کەلار سەرف بکرێتەوە. بەڵێ طبعا یەک شتێ ئێمە ئاگەمە لێ بێت چکار زۆر جار با بڵێن تێکەڵەیەکەیە ئەوەیە کە ئێمە پرۆژەی ناو شاری کەلار ڕێگاکانی ناو شاری کەلار لە ئەستۆی شارەوانی کەلارە ڕێگاکانی دەرەوەی شاری کەلار ئەوە وزارەتی یاوەدانکردنەوە ڕێگاوبان بەرپرسن و بەوەی کە تێکەڵێ نەبێت لەوەیە ڕاستی ئەمە وەکو گەرنتیەک خۆشبەختانە بەرنامەکەمان بەردەوامە و هەر لە هەفتەی داهاتوو هەوڵە دەین گەڕەکانی تر لەسەر هەمان بودجە با بڵێن لەسەر ئەو کۆمپانیای کە بۆی دەرچووە هەوڵە دەین کە بەردەوام بێت بۆ یاخکردنی و نەخشەکێشانی با بڵێن هێڵەکان بۆ ئەوەی کە بەردەوام بین یعنی ئەمە خۆی بۆ خۆی ئەوەیە کە ئێمە هەمان ئەو پارێک کە وەرەگیرێ با بڵێن لەو خەڵکەوە و ئەو بودجەی کە لە بەردەستایە هەوڵە دەین بەردەوام بێت و هەروەها ئێمە بەرنامەمان هەیە ڕاستی ئێستا لەگەڵ کۆمپانیای مۆبیلیتیە کۆمپانیایکی هۆڵندیە بەردەوام لەسەر خەتین بۆ ئەوەی بتوانین ئەم بودجانەی کە دەسەکەوێت با بڵێن لەم پرۆژانە هەوڵ بدەین سیستەمی با بڵێن گواستنەوەی ناوشار با بڵێن گواستنەوەی گشتی بە پێ جێگیر بکەین و پێی ڕێک بخەینەوە لەگەڵ پرۆژەی چاکردنەوەی سیانەی خێرتاومانێ ناوشاری کەلارە و خۆشبەختانە ئێستا 4 پرۆژە لە ئاستێکی زۆر باشە بەردەوامن ئەمە هەر هەمووی ئەو بودجێ ئەم پرۆژانە هەمووان نەزانین کە ئێستا خەیرانی دارایە بودجێ ئەم پرۆژانە هەر هەمووی لەسەر با بڵێن پرۆژە وەبەرهێنانەکان با بڵێن ئەوانەی کە بە شێوەی مساتەحە دراون بە خەڵکی بە هاوڵاتیان زایدەن لە فرۆشتنی با بڵێن زەوێ نایابەکانن هەر هەمووی ئەم پرۆژانەی کە ئەکرێت لایەن شارەوانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەسەر ئەو بودجانە هەر هەمووی جێبەجێ کراوە خۆشبەختانە و خەڵکیش هەمووی ئەکرێت کامێرەکەتان بەناو شاری کەلارە بسڕێتەوە و پرۆژەکانی شارەوانی کەلار بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک ببینن.
زۆر باشەکە دلێر کۆتا پرسیارم بۆ بەڕێزت بزانین ئێوە بیرتان لەوە نەکردوێتەوە کە لەگەڵ هاتوچۆدا تەنسیقێکن بۆ ڕۆژانکردنەوەی ڕێگای نێوان کەلار و دەربەندی خان وەک دەزانین کە زۆربەی ڕووداوەکان لەو نێوەندەدا ڕوودەدات ئەوە بیرتان لەوە نەکردوێتەوە؟ بەڵێ من هەر ئێستا ئاماژەم پێ کرد ڕێگاوبانی دەرەوەی شار دەرەوەی سنووری شارەوانەکان سەر بە با بڵێن ئەرک و بەرپرسیارەتی بەڕێبەرایەتی ڕێگاوبانەکانە با بڵێن لێرە بەڕێبەرایەتی ڕێگاوبانی گەرمیانمان هەیە و سەر بە وزارەتی ئاوادانکردنەوە ئەوان هەوڵی خۆیان داوە و وەکو ئەبیستین با بڵێن ئەبینین ئیشی لێەکەن ئەوە هیچ بەرپرسیارەتی ئێمەی لەسەر نییە بەڵام ئێمە ڕێگاکانی ناو شاری کەلار و زۆر بە شێوازێکی ڕێکوپێک لەگەڵ بەڕێبەرایەتی ئاچۆی گەرمیانە ڕۆژانە تەنانەت شەوانەیش با بڵێن لە ئێستادا لە مانگی ڕەمەزانی پیرۆزەیە بەردەوامین و لەسەر خەتین هەماهەنگی زۆر باشمان هەیە و وەکو باسیم کرد ئەو بودجەی کە دەسەکەوێت بە بەردەوامی لە خەرج دەکرێت بۆ چاکردنی قیرتا و ڕێگاوبانەکان و ئەو پرۆژانی کە شارەوانی بەرنامە ڕێژی بۆ داناوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دلێر حەسەن ئەندازیاری پرۆژەی پارکینگی شەقامەکانی کەلار زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ زانیاریتان. بەڵێ فەرمو و کاک دلێر وا دیارە ڕوونکردنەوەیەکتان مابوو لە کۆتایی بەرنامە ببورن بەهۆی ئەوە کە دەنگەکە نەگەشت لایمە دووبارەکەنەوە لە خزمەتتان بۆ ئەوەی ڕێنماییەک بە بۆ هاوڵاتیان. بەڵێ زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. ڕاستی ئێمە ئیشمان لەسەر ستاندەرە دەوڵەتەکان کرد بۆ ئەوەی کە شوێنی پارکینەکان دیاریکەن خۆتانە زان ئەم پرۆژەیەکی یەکەم پرۆژەیە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانە کە لە قەزای کەلارە جێبەجێ دەکرێت بۆیە هەندی ئاستەنگمان هەبوو ئێمە هەوڵماندا لەگەڵ ستاندەرە دەوڵەتەکانە کار بکەین با بڵێن بە پێی ستاندەرەکان ئیشمان کردووە بەڵام هەندێک کێشەمان بۆ دروست بۆ منە بوونی ماڵان و بوونی دوکانەکان لە ناو بازاڕە کە ئەمە ناچاری کردین ئێمە بە سێ شێواز مامەڵە لەگەڵ هێڵکاریەکانە بکەین کە هێڵکاری سپیمان هەیە بۆ هاوڵاتیانە بەگشتی و بڕێک پارەوەردەگیرێ هێڵکاری زەردمان هەیە بۆ شوێنی تاکسی و پاس و داگرتن و بارگرتنە با بڵێن و شوێنانی کە پێویستن و هێڵی سپیمان هەیە لەگەڵا کە شین و سپین بەیەکەوە ئەوە تایبەتن بە ماڵان کە هیچ بەرامبرێک پاریان لێوەرناگیرێ تەنها بۆ ئەوەیە کە کەس نەتوانێت ئەو بەردە ماڵانە بەکاربێنێ کە نزیکن لە بازارەوە و دوکاندارانیش ئارەزومەند دەتوان سیاری خۆیان دابنن یان ئەوەتانێک کە نەیەڵن هیچ ئۆتۆمبیلێک بوەستێت و ئەو کارمەندانش کە دانراون لەوێ پارێزیەکەن لەو شێوازە سیستمەی کە دامان ناوە و خۆشبەختانە دوو ڕۆژۆکو باسم کرد بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە چێت و کەسیش گرفتی نییە و شوێنی ئۆتۆمبیل زیاد بووە یەک سیارە با بڵێن یەک ئۆتۆمبیل لەسەر شقامەکان ناوەستێ و هەر هەمووی بە پێ ڕێنمایەکان جوڵە لە ناو سنتەری شاری کەلارە دەکرێت ئێستا. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دلێر حسێن ئەندازیاری پرۆژەی پارکینگی شەقامەکانی شاری کەلار بەهۆی درەنگ ئامادەبوونی جەنابتان نەماتوانی زیاتر لەسەر پرۆژە و گرنگی و بایەخی ئەو پرۆژەیە قسە بکەین. زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە کەلارەوە لەگەڵمان بوون. بەڵە بەڕێزان پاش ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵات. زۆر سپاس.
خودایە تۆ لە ڕوخسار و لە لێواری خۆر و مانگ و ئەستێرەوە ڕۆشنایی بە پەنجەرەی ماڵەکانمانە دەپچێنی بەڵام خوایە ئەو تیشکانە ناگەنە ئەمدی و ماوای ڕۆح خۆت دەزانی کە مانگ و خۆر دەکوژێنەوە و دادەگیرسێن تەمەنی ئێمە دەژمێرن هەناسەکانمان دەنێژن ڕۆشنایی نێو ماڵی ڕۆح دەبێ لە خۆرێکەوە بێ ئاوانە بێ هەتاکو شەو درەنگتر و تاریکاییەکانی چڕتر ئەو بە پرشمتر داکشێ و دەنگی ئێمە داگیرسێنێ ئەی خوددا ڕۆح ئەو داڵی تیشکی نورێکە بگاتە ناو هەموو دەهالیزەکانی بوونمان نورێ بگاتە بنی بیر ئەگەرات و زۆربراکانێ مەیان هاویشتە ناوی هەردوو دەستی پێوە بگرین خوددایە نورێکمان دەوێ گەرکەوتینە ناو گەمارۆی ماری سەرگەنجینەی فیرعەون پەنجەیەکمان تەنیا پەنجەی شایەتمانمان بەو ڕەنگی نورە داگیرسێ خوددا تیشکێ لەو تیشکانەی کە ئێواران دەگەیشتە ئەشکەوتی ڕەقیم خوددایە نورێکمان بەرێ بگاتە ئەو دیوی گۆڕمان نورێ پێی بگەینە سیرات لەوێش خوایە خامۆش نەبێ تا دەگەین بە نووری لیقات خودای نووری بەرزایەکانی مەلەکوت خوددایە لەو هەموو نورە تەنیا تیشکێکی کاڵ زۆر بەخێر بێ بەڕێزان و خۆشەویستانم تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ بریتە لە فەلسەفە و حیکمەتی دوعاکردن بەتایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا مانگی پیرۆزی ڕەمەزان یەکێکە لەو وێستگە گرنگانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و سەلەفی ساڵح و چاکانی ئەم ئومەتە گرنگێکی زۆریان پێداوە بە جۆرێ لە جۆرەکان کە بە وێستگەی قبوڵبوون و وەرگرتنی عیبادەت و دوعاکانیان دانا بۆ قسەکردنی زیاتر لەسەر کرۆک و فەلسەفە و قوڵایی دوعا و کاریگەری و ئامادەی دوعا لە ژیانی پێغەمبەرانی خوا لە کاتێکا باشترین و معسوومترین بەندەی خوا بوون و بۆچی ئێمەیە کە بەم هەموو گوناه و کۆڵی معسیەت و تاوان و کەم تەرخەمێمان بەرامبەر بەخوا و بەرامبەر ئەرکی بەندایەتیمان بەرامبەر بەخوا لەوەچە دوعا هیچ حزور و ئامادەیەکی ئەوتۆ نەوێت بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستان بەسەورامین و سەر و شاعری ئیسلامیمان کردو و مامۆستایان زۆر بەخێر بێ تاعات و عیبادەتتان قبوڵ بێ ئینشاءڵڵا. زۆر سپاس لە ئێوەش قبوڵ بێ زۆر سپاس. مامۆستا ئامانجی سەرەکی ڕۆژوگرتن و دوعاکردن لە ڕەمەزاندا چییە؟ بەڵێ سەرەتا ئەگەر شتێکی کورت بیری خۆمان و هەمولایەک بخەینەوە لەبارەی ڕۆژوگرتنەوە دیارە بابەتی ڕۆژوگرتن لە قورئانی پیرۆزە بە باسی تەقوا دەست پێەکە واتە بە باسی دیوە ڕۆحی و ناوەکیەکەی تەقوا دەست پێەکە نەک بە باسی فقهیان باسە دەرەکیەکە کە دوای ئەوە یەتە پێشەوە. كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. قورئان دوای ئەمە ئەچێتە سەر دیوی فقهی ڕۆژوگرتن ڕۆژوو لەسەر کێ فەرزە لەسەر کێ فەرز نییە و کاتەکەی چۆنە بەم شێوەیە دەست پێەکە ئەمە لە 183 سوورەتی بەقەرە هەتا ئەگاتە 187 باسی ڕۆژوگرتنە بە باسی تەقوا دەست پێەکە بۆ بە هەمان شێوە بە باسی تەقواش کۆتایی بە باسەکە ئەهێنرێ واتە یعنی باسی ڕۆژوگرتنەکە کەوتۆتە ئەم دوو باسەوە یعنی بە هەم بە باسی تەقوا باسی ڕۆژوو دەست پێەکە و هەم بە باسی تەقواش کۆتایی پێ ئەهێنرێ ئەگەر مەسەلا تەقوانە بێ لە ڕاستیە برسیکردن و تینوکردن یعنی پێچەوانەی ئامانجە گەورەکانی شەریعەتە لەبەرەوەی یعنی خوای گەورە وەکو چۆن بۆ نمونە ئەگەر ئەوە نێم باسی قوربانیمان بیستووە لە باسی قوربانیە یعنی خوای گەورە گۆشت و خوێنەکەی ناوێ ئەوەی لە مرۆڤەکانی ئەوێ وەلاکی یەنالوه التەقوا ئەوەی کە ئەیەوێت بە هەمان شێوە تەقوایە. ئەدل لە زۆر شوێنی ترا تەڵان یعنی سە بۆ نمونە کە باس لە دروشمە دینیەکانەکرێ دروشمە گەورەکانیان فەریزە گەورەکانی دینەکرێ یەکێک لە ئامانجەکانی ئەم فەریزانەش چییە؟ یعنی تعظیمکردنی ئەم فەریزانە چییە؟ نیشانەی تەقوایە. ذلك ومن يعظم شعائر الله فإن ذلك من تقوى القلوب. هەروە ئەگەر بشتینە سەر ئەوەی لێرەوە یعنی یەکێک لە مەبەستە گەورە سەرەکیەکانی قورئانی پیرۆزیش یعنی هەر خودی قورئانی پیرۆز کە ڕۆژوگرتن بەشێکی کەمە لە قورئانی پیرۆز یەکێک لە ئامانجە گەورەکانی قورئانی پیرۆز دروستکردنی تەقوایە ئەوە یەک ئینسانی متقی پێ بگەێنێ قورئانن عەرەبیەن غەیرە ذی عیوەج لعلهم یتقون یعنی کە باسی قورئانەکە بەگشتی یەکێک لە ئامانجە گەورەکانی قورئانی پیرۆز ئەوەیە کە مرۆڤەکان ببنە کەسانێکی متقی یعنی بەم شێوەیە باسی ڕۆژوو ئاوا بەستراوە بە مەسەلەی تەقواوە.
دوای ئەوە ئەگەر یعنی بشینە سەر بابەتی دوعاکردن دیارە دوعاکردنیش یعنی هەرمان باتەوە لای مەسلەی لای بابەتی تەقوا لەبەرەوەی دوعاکردنێکی لەو کاتانەیە کە ئینسان لە خوای گەورە نزیک دەکاتەوە نزیکیش لەخوا یعنی تەقوا بۆ ئینسانەکان دروستە بێ جا هەر لەو ئاەتانەیە کە باسی ڕۆژوە 183 سوورەتی بەقەرە تا 187 لە ناوەڕاستی ئاەتەکانە ئەچێتە سەر باسی دوعا یعنی وەکو بڵێ دوعاش یعنی پەیوەندێکی ڕاستەوە خۆی بە باسی ڕۆژوگرتن و بە باسی ڕەمەزانەوە هەبێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني يعني لا أم آياتي يعني لنا آيات كان الرجواية وكبلي الرجو دعاء كردن زور يعني وكبلي بيونديكي زور بتين رجو قرتن دعاء دروسكا ودعاء كردنيج وكبلي طاو كاري رجو قرتن به يعني بوشي ويان يعني آيات كان يتبرشاو بەڵام چۆن دوعاکردنێک یعنی لێرەیە تایبەتمەندیەکی زۆر گەورە لەم ئاەتەیە هەیە لە باسی دوعاکردنە طبعا لە قورئانی پیرۆزە لە زۆر شوێنی تر باسی دوعاکردن هەیە بەڵام لەم ئاەتەیە وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي کاتێک کە بەندەکان داوای منەکەن یا ئەیانەوێ من بناسن یا باس لە منەکەن ئەفەرمێ فإني قريب من لەوانەوە نزیکم یعنی لەم باسەیە باسی نزیکبوونی خوا زۆر یعنی لە بەرچاوە لە کاتێکا بۆ نمونە ئەگەر جاران یعنی هەندێک پرسیار کە لە پێغەمبەر کراوە صلی الله علیه و سلم ئەو پرسیارانە کرابێن یعنی جوابەکەی خوای گەورە جوابەکەی قورئانی پیرۆز لەسەر زمانی پێغەمبەر بووە بۆ نمونە يسألونك ماذا ينفقون قل العفو يعني پرسیارت لێ یەکەن چی ببەخشن تۆ پێیان بڵێ ئەفەرمێ تۆ پێیان بڵێ يسألونك عن الأهلة قل يعني بەهەموو بەدوای ئەم جۆرە پرسیارانەیە يعني فەرمانی قل يعني ڕوە کاتە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بەڵام لێرەیە خوای گەورە یەکسەر خۆی وەڵامەیەتەوە یعنی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ناکەوێتە نێوانەوە بەڵکو خۆی وەڵامەیەتەوە کە من لە ئێوەوە نزیکم یعنی ئەمە تایبەتمەندیەکی گەورەیە لەم ئاەتەیە یعنی بۆ باسکردنی دوعا کە وەکو وتمان یعنی لەناو ئاەتەکانی ڕۆژ و شایە ناسریش بە ڕەحمەت بێ کاک ناسری سوبحانی ئەڵێ مەسەلەی دوعا مەسەلەیەکی عەقیدەیی و ڕاستەوخۆیە بەخواڵێ ئەفەرمێ کە خوای گەورە فەرمێ لەبارەی ڕوحەوە لەبارەی ئەنفالەوە لەبارەی نوێبوونەوەی مانگەکانەوە بە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ چونکە ئەحکامێکی دنیاییە قل تۆ پێیان بڵێ بەڵام لە مەجالی دوعا ئەگەر بەندەکانم پرسیاری منیان لێ کردی ناڵێ پێغەمبەر تۆ پێیان بڵێ من لیانەوە نزیکم ڕاستەوخۆ ئەمە کاتە فەرمێ شتێکی عەقیدەییە و ڕاستەوخۆ پەیوەندیەکی ڕاستەوخۆی نێوان عەبد و خودایە و نابێ هیچ نێوان و وەکۆڵێ بەدیلێ لەو نێوانەیە هەبێ بەڵێ زۆر دروستە طبعاً دوعا پەیوەندیەکی پتە و قوڵی بە عیبادەتەوە هەیە پەیوەندیەکی قوڵی تەنانەت بە تەوحیدەوە هەیە یعنی ئێستا بۆ نمونە پەیوەندیەکە لەبارەی عیبادەتەوە لە ئاەتێکە خوای گەورە ئەفەرمێ إن الذين يستكبرون عن عبادتي لا سرتا وأفرمي ادعوني أستجب لكم لكوتايا أفرمي إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين يعني لسرتا وآيتك بماسي دعاء دسبيكا بلام لكوتايا أفرمي إن الذين يستكبرون عن عبادتي ليرى عبادة بدعاء تفسير كراوة ودعاء جر بعبادة تفسير كراوة وكبري يعني باز لا يكشت بك آوايا إن يعني كدعاء وأفرمي سيدخلون جهنم داخرين يعني أم دعاء كردنا السادة أو ناقريته وكا يعني خواي قوري لسروا إنسان ناخات دوزخ وديار مسلكا يعني علاقي بعبادته علاقي بتوحيد وهي نك أويكا يعني بلين بيونديكي أو بيد يعني أو جور دعاء كردنا بك يعني إيه زمان ما نبير راهاتوا لا شان آياتي ترى يعني كبون منهزتكين بدواي دعاء كردنا قل إنما أدعو ربي بدوايا باسي تيكا ولا أشرك به شيئا يعني من تنارو لخواكم بو بانكردن بو بارانو بو داواكاري وهيج شريكك وهيج بابلين هاو بشك بو خواي قورة بريار نايم يعني بمشي دعاء بمسألة توحيد وبيوست كراوتوا انجا دعاء بو نمون القرآن بيروزا كاتك باس لا بتبرستي أكريه يعني أواني كبتيان برستو تشيان بو كردون خو بابلين زياتر أوي كبويان كردون دعاء كردن بو يعني ليان باراونتوا يعني قرآن زياتر آماجه بو شتان أكا آماجه بو أكا كأوان لا بتكان أبارانو يعني بانجان ليا كردن يعني لبرو سيرك أمش أومان بو درخاك بابلين عبادة دعاء كردن لسن آياتي كتري سورة الزمر وسورة غافير أوانا يعني دعاء كردن هردوشان بمعناي يكترها دعاء وعبادة بمعنى يكترها هم عبادة بمعنى دعاء وهم دعاش بمعنى عبادة هم مستباس لو ترك دعاش تقوى دروز زكاة بلام دبينين ك بباورانش دعاء كان وأبينين هندي كز نواجنا كان رجونا قرن يعني
ڕێبازی پێغەمبەریان نەگرۆ بەڵام ئەبینین لە هەمان کاتیشە دوعاشەکان. بەڵێ بێگومان ئەوە ئەویژی دیسان هەرمان باتەوە لای پەیوەندی دوعاکردن بە بەندایەتیەوە. بەندایەتێکی گشتی هەیە هەموو مەخلوقات لە چوارچێوەی ئەو بەندایەتیان، یعنی با ئەو بەندانە بۆ نمونە نوێژ نەکەن، تەنانەت یعنی باوەڕیان بە زۆری بەبوونی خوای گەورە نەبێ، باوەڕیان بە قیامەت و زیندووبوونەوە نەبێ، بەڵام وەکو قورئان ئیشارەتی پێەکە لەو کاتانەیە کە کاتی با بڵین ناچاری و کاتی یعنی بێهیوایی و بێئومێدی و ئەو جۆرە کاتانەیە ئەوان چیەکەن پەناگرن بەخوا ڕووکەن خوای گەورە داوای ئەوەکە کە خوا لە چەند ئاەتێکی سوورەتی سومەر سوورەتی غافیر ئەم ئاماژانە هەن کە یان لە چەند ئاەتێکی تریش یعنی ئەمەمان زۆر جار بەرچاو کەوتووە کە ئەوان یعنی داوای ڕزگاربوون داوای یعنی ئەوە نەجاتبوون لە خوای گەورە ئەکەن. یعنی بۆ ئەوان چونکە ئەمانی جۆرێک لە جۆری عەبدایەتی ئەبێ بکەن، یعنی ڕاستە بەخواستی خۆیان نایکەن بەڵام ئەبێ ناچار ببن عەبدایەتی خوای گەورە بکەن لەبەرەوەی خوای گەورە یعنی جۆرێک وەکوتم لە عەبدایەتی گشتی هەیە، تەنانەت مەخلوقاتی تری بێگیانیش یعنی ئەوەنی ئەوانیش لەژێر ئەمری خوای گەورەیان ئەیە منسانە هەربێ خێرەکی بەشیەوە تیابێت کە بۆ نمونە لە کاتی واشە لەبەرەوەی ئینسان خاوەنی ڕۆحە، لەبەرەوەی ئینسان خاوەنی با بڵین نەفخی ڕۆحی خواییە، هەربێ ئەم ئیمانە لە وجودیانە بێت، لەبەرەوەی ئیمان شتێکی فیتریە، ئالەم کاتانەیە ئەم ڕۆحە ئەم فیترەتە یەتە زمان ئەنجا یعنی یەکێک لە ماناکانی کوفر داپۆشینە، یعنی ئەم کەس ئەم ئیمان و ڕۆح و ئەم نەفخە خواییەی بەم کوفر و بێدینی و بێباوەڕی خۆی داپۆشیوە لە ڕاستیە ئەگینان لەو کاتانەیە ئەوان بەو شێوەیە دەرەکەوێتەوە. بەڵام مامۆستا هەندێک کەسەیە کە ئەزانین باوەڕشی بەخوا هەیە، باوەڕی بە زیندووبوونەوە هەیە، بۆ نمونە کەسێک لە پاڵیا ئەمرێت دووبار هەوڵی ئەوەیە کە نوێژ بکە کە ڕۆژوو بکە کە دوعا بکە، بەڵام ئەم ڕێگانە هیچ کام ناکاتەنە تا ماوەیەکی. هۆکاری ئەمە چییە؟ بەڵێ لە ڕاستیان یعنی هۆکاری یعنی ئەوەی کە ئینسان کەم دەرس وەرەگرێت، کەم پند وەرەگرێت، کەم با بڵین یعنی ورد نابێتەوە لە شتەکان ئەمانە یعنی نەزم قورئان زۆر ئیشارەتی بەمانە کردووە، یعنی ئەوە وەکو بڵێ ئینسان تا ئامادەی ئەوەی تیا دروست نەبێ، یعنی هەنگاو بۆ ئەوە نەنێ کە شایستی هیدایەتی خوای گەورە بێت. طبعاً هیدایەت یعنی بەدەست خوای گەورەیە، بەڵام ئەم ئینسانە ئەبێ هەندێک هەنگاو بنێتە بگاتە ئەوەی کە شایستی هیدایەتی خوای گەورە بێت. دیارە یعنی بەو شێوەیە کە پێویستە ئینسان دەرس و پند لە دەوروبەر و لە ژیان و لە وانەکان و لە کتێبی گردون، یعنی ئێستا چۆن ئێمە کتێبێکمانەیە کتێبی قورئانەکە کتێبی خوێنراوە، ئەبێ ئینسانیش وەکو کتێبێک مامەڵە لەگەڵ ئەم گردونیە بکە بە هەموو ڕوودا و بە هەموو شتەکانی نابیەوە. بەس ئایا وەکو ئەوە یعنی ئێمە نابین ئەو جۆرە مامەڵەیە بکرێ بۆیە یعنی ئیمان دروست نابێ. یعنی ئەوەی کە بۆ نمونە ئەگەر ئینسانە بێ بە مردن دەرس وەربگرێەوە نیە، یعنی مردن ئەڵێ باشترین ئامۆژگاریە، بەڵام ئەم جۆرە کەسانە یعنی لەم کاتانەیە کە ئامادەی سەر گۆڕێگیان سەر شتێگە بن، یعنی من وا نازانم ئەو ئامادەی بۆ خۆی دروست کردبێ بیر لە چی بکاتەوە، بیر لەم مەسلەیە بکاتەوە، یعنی ئەبوایە ئەوە گەورەترین وەعز بووایە. طبعاً ئێمە جاری وایە وەعزی مردنە بیستین یعنی بە قسەکردن، طبعاً وەعز بە قسەکردن ئەو کاریگەریە نیە کە تۆ ببینین بیبینی، بەڵام دیارە ئەو کەسانە لەو کاتەشا و بینینیان باش بەگەڕ نەخستووە. یعنی ئەوەی ئاەتێکی شارەت بۆەکە بەس لە بێباوەڕانەکە ئەفەرمێ ئێوە سەیری پێغەمبەر دوودی خوای لەسەر بێ ئەکەن، یعنی بەچاوی بینن ولكن لا تبصرون، بەڵام یعنی بەسیرەتتان نییە، یعنی ئەم جۆرە بینینە ئەوە نییە کە ئینسان بەرەو بینینی دنیای نور و ڕۆشنایی و ڕۆح و ئیمان و ئەوان. زۆر باشە مامۆستا نەبەز مەحبی بە ڕەحمەت بێ فەرمێ بەخوا قەسەم لەگەڵ دڵی خاڵی لە سۆزی عشق تەکراری حرفە بەس دەمی پڕیا خوددا خوددا، غیابی ڕوح و چێژی عیرفان و پاڕانەوە لە کاتێکا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ عیبادەت چێژ و ئاسوودەی بە ئینسانە بەخشێ و لە فەرمودەشا فەرمێ دوعا خۆی عیبادەتە و لە شوێنێکیشا فەرمێ الدعاء مخ العبادة، یعنی مخ و کرۆکی عیبادەتە. بۆچی یعنی غیابی ڕۆحی و عیرفان و ئامادەی دەرونی ئێمە لە کاتی دوعاکانمانە تا چەند هۆکاری ئەوەیە کە ئێمە چێژ لە دوعا نابینین و بەرهەمی دوعاکانیشمان نابینینەوە. بەڵێ بێگومان من وازانم ئێمە وەکو بڵێ زۆر مانا گەورەکانی دوعامان بەو شێوەیە کە قورئان ئیشارەتی پێەکا و بەو شێوەیە کە لە ژیانی عاریفان و زانایان و پیاوچاکانە هەبووە، ئێمە یعنی بەو شێوەیە بیرمان لە مەسەلەی دوعاکردن نەکردوێتەوە. یعنی تۆ ئەستا ئەم دوعاکردن ئەم شێوازی دوعاکردنەکە لەسەر زمانی خەڵکەی بینی خەریکە بڵێم ئەمە نە لەگەڵ گەورەی ئینسانە ئەگونجێ بەڕاستی نە لەگەڵ خوایەتی خوایە ئەگونجێ. یعنی ئینسانێک هەموو دوعاکانی یعنی ڕۆژانە بەردەوام ئەوە بێ کە تۆ کۆمەڵی داواکاری دێ لەخوا لە باسی نعمەت و زینەتی دنیای و ئەوانش خوای گەورە بەردەوامیش بیڕێژێ بەسەرتا،
ئەما وەکووتم نە لەگەڵ خوایەتی خوایە ئەگونجێ و نە لەگەڵ بەندایەتی و نە لەگەڵ یعنی شکۆمەندی ئینسانە ئەگونجێ و نە لەگەڵ ئەو ڕێسا و یاسایانەیە ئەگونجێ کە خوای گەورە بۆ ژیان دایناوە. ئێمە ئەگەر سەیری دوعای پێغەمبەران بکەین سڵاوی خوایان لێبێ، یعنی ئەوان دوعایان بۆ چی کردووە؟ یعنی دوعای ئەوان بۆ کاری زۆر گەورە بووە. ئێستا حەزرەتی ئیبراهیم سڵاوی خوای لێبێ یعنی بەر لەوەی با بڵین کە دوعاکان دوعا چیەکە؟ یعنی یەکێ لە دوعاکانی ئەوەیە کاتێک کە خوای گەورە ئەمریان پێەکە دیوارەکانی کەعبە بەرز بکەنەوە، یعنی ئەمە خۆی عیبادەتێکی زۆر گەورەیە، ئەمرێکی خوایی جێبەجێەکەن، ماڵی خوا ئاوەدانەکەنەوە. بەڵام بەدوایە وإذ يرفع إبراهيم القواعد من البيت وإسماعيل ربنا تقبل منا. داوای قبولکردنی چی لە خواکە؟ بەرزکردنەوەی دیوارەکانی کەعبە کە ڕەمزێکی گەورەی بەندایەتی لەسەر زەویە. یعنی ئەمە دوعا بۆ ئەم جۆرە ئەم مەسەلە، یان دوعای پێغەمبەران سڵاوی خوایان لێبێ بۆ ئەم شتە گەورانە. یعنی ئەنجا ئەو لە چەند ئاەتێکی تر قورئان باسی ئەکات، یعنی دوعا بۆ قبولبوونی نوێژەکان، دوعا بۆ دوعاکانی، یعنی دوعاکە ئاپارێتەوە خوای دوعاکان ربنا وتقبل دعاء. یعنی ئەم جۆرە دوعایانە. دوعا لە ژیانی بۆ نمونە حەزرەتی ئەیوبە ئەنی مەسەنی الضر وأنت أرحم الراحمين. يعني دعاكي بشيوية كوكو بليتر همو جاني دعا كردن بي وأو دعاي زماني حال بي نالي خوات شيم أوي، يعني بو حالته وكتيك وتو بو وكو شيروكا كلا قرآن واضحة بيستومانا، يعني أو أليم من توشي أم دوشاري أم بوم أم حالته بوم أم وزع بوم ئیتر تۆش خۆت ئەرحەم الراحمین، یعنی تۆ ڕەحمی تۆ بەچیە و چۆنە من نازانم، من خۆمە دەمە دەست ڕەحمی تۆ. یعنی ئەمە یعنی تەسلیم بوون بە هەموو، یعنی بە هەموو گیانی بە هەموو ڕۆحی بە ئیرادەی خوای گەورە بە ڕەحمی خوای گەورە. حەزرەتی یوسف لە کۆتایی ئەو یعنی ژیانەی کە بیستومانە و دوای ئەو هەموو بڵین زیندانی و نازانم ئەو ژیانەی کە وەکو وازحە لە بەرچاومان لە ئەخیرا یعنی دوعا بۆچی ئەکا تەوەفەنی مسلما وألحقني بالصالحين. يعني أما دعاء أوا يعني كاتك أركو وظيفة خوي جيبجي أكاتو بو بلوباي أجاكا وكو همو ما نزانين تش بلوباي يجبوا دواي أما أكا يعني نك دواي يشتكي تر إنجان يعني يكي كيبو حزرتي سليمان بهمان دعاء بنابانك يونزل سكيح وتكدا بالي يعني دعاء بيغمبران صلاوي إخوان لي بدعاء زور قبر حزرتي مريم دعاء بوتا شارتك بو دعاء حزرتي مريم كاين لراستيا أو تشيكا يعني أو بابلين ألاتي ربي إني نذرت لك ما في بطني محررا فتقبل مني. كوربي خوي نزر كردو بو خواي گەورە. طبعا أما يعني عبادتك زور گەورەیە کە تۆ كوربي خود نزر كي بو خواي گەورە گەرم كوربي گەورە بو أم مولودة لدايق بو ببيت خزمتگاری پرزگا. يعني أما هر خوي عبادتك گەورەیە إنجا چی ئەکا يعني داوای قبول بوون بو أم جۆرە پەرستشە ئەکا. طبعا دوای خوای گەورە فتقبلها بقبول حسن. نمونانەی کە سەرمەشقی ئێمن پێغەمبەرانی ڕاساڵ و بۆ خوا سوڵحاوی ئێمن معسووم و پاکن و بەردەوام ڕەبتێکی وەکڵی ڕاستەوە خۆیان بەخواوە هەبووە، بەڵام دوعا حزورێکی زۆری هەبوو. ینی پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم فەرمێ لە هەر هەمووتان لە خوا ترسترم ڕۆژی 70 جار داوای لێخۆشبوون و ئەستەغفرڵ لە خوا ئەکەم. لە جەنگی بەدرا ئەو هەموو ئامادەگەیەی کردووە ئیمامی ئەبوبەکر فەرمێ ئەوەندە دەستەکانی هەڵبڕی بوو تا سپیایی بنباڵی دەرەکەوت و زۆر جار عباکەشی مەخستەوە سەرشانی. بۆچی پێغەمبەران لەگەڵ ئەوەشە زۆر لە خوا نزیک بوون و ئێمە زۆر لە خوا دوورین و ئەوە زۆر پێویستتر بین بە بەجێی و بە لێخۆشبووی خوا، ئێمە دوعا ناکەین و ئەوانش بەردەوام دوعا بەشێ بۆ لە ژیان و لە عیبادەتەکانیان. ئەین پرسیارێکی زۆر ورد و بەجێیە لە ڕاستیە. ئەمە هەرەمان باتەوە سەر بە ئەو بابەتەی کە وتمان دوعاکردن پەیوەندی بە عیبادەتەوەیە. يعني عبدایەتی ئەوەندەی کە لە دوعاکردنە بەرجەستە ئەبێ و خوایەتی خوا ئەوەنەی لە دوعاکردنی عبدا هەستی پێ ئەکرێ لە شتی ترا لە عیبادەتی ترا هەستی پێ ناکرێت. پێغەمبەرانی سڵاوی خوایان لێبێ گەورەترین نمونە گەورەترین سەرمەشقی بەندایەتی بوون. کەس وەکو ئەوان خواناز نەبوو، کەس وەکو ئەوان عەبدی ڕاستەقینەی خوای گەورە نەبوو. خوای گەورە لە زۆر شوێن بە عەبد ناویان ئەبات و باسییانەکە کە ئەوان ئەو عەبدە ڕاستەقینەیە بوو بن کە ئەوان سەرمەشقی عەبدایەتی و بەندایەتی بن بۆ ئینسانەکانی تر، بێگومان ئەبێ لە هەموو کەس بە کوڵتر پاڕابنەوە لە خوای گەورە. ئەگەی ناوان یعنی هەرچێکیان بیستای خوای گەورە بە ئاسانی بۆ یەکردن و ئەوەی مەعسوومن گوناه و تاوانیان نییە، بەڵام بۆ ئەپارێنەوە لەبەرەوەی ئەوان کە ئەوانیش ئەوان نمونەیەکی گەورن بۆ عەبدایەتی، نمونەیەکی گەورن کە ئەبێ یعنی لە هەموو کەس زیاتر عەبدایەتی لە ژیانیانە بەرجەستە ببێ، عەبدایەتیش لە دوعاکردنە. جا لەوە یعنی بۆ نمونە پرسیار لەوە بکرێ ئەی باشە خۆیمە نوێژەکەین، ئەی بڕۆژوو ئەبین، ئەی حەج ئەکەین، ئەمانە دوعا، ئەی ئەمانە عیبادەت نین.
ئەمانش عیبادەتن بەڵام ئەمانیش جۆرێکن لە دوعاکردن یعنی هەر نوێش ئەسەڵات یعنی چی ئەدوعا لە ڕووی زمانەوە وانە ئێمەش کە کاتێک سوورەتی فاتحە خوێنین یعنی بەشێک لە سوورەتی فاتحە سوپاس و ستایشی خوای گەورەی و دوعا و پاڕانەوەیە یعنی ئەوانی تر یعنی بڵێن ئەوی تر یعنی کە لە تحیاتە بۆ نمونە ئەی خوێنین بە هەمان شێوە جۆرێکە لە دوعاکردن یعنی کاتێکیش کە بە ڕۆژوە بینەوە بوو باسمان کرد لە سەرەتاوە یعنی خوای گەورە باسی ڕۆژوو و باسی دوعاکردنی بەو شێوەی ئاوێتە یەکتر کردووە دوو دوعا یعنی زۆر گرنگ یعنی ماهیەتی ئینسانەکان دەرەخان لە حەجا ئەکرێن یعنی لە حەجیش بە هەمان شێوە ئاەتانەی کە لە سوورەتی بەقەرە باسی حەجەکەن لە باسی حەجەوە چێتە سەر باسی دوعاکردن بەڵام دوعای کەسانێکیان هەندێک یەکێک لە بڵین کۆمەڵێک لەو کەسانە کە دوعاکانیان تەنیا بۆ دنیاە هەر لە ناو حەجە لە پاڵ کەعبەیە یعنی لە شوێنێکی ئەوە پیرۆز و مبارەکە ئەوان بیریان لای دنیاە ئەنجا خوای گەورە فەرمێ ئەوەی ئەیانەوە لە دنیا ئەیاندرێتێ لە ئاەتەکە بەڵام ئەوانی تر ڕەبەنە آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار أمان دعاء بو دنيا وبو قيامتي شكن أمان كوماليكي ترن لێرەیە وابزانم یعنی ئەتوانین بڵین دوعا ماهیەتی ئینسانەکان دەرەخە یعنی لەوێ ئەو ئینسانە دەرەکەی بایچەنەکە لەو شوێنەیە دوعا بۆ کوێوەکە دوعا بۆ چیەکە اینجا دەریشەکەوێ یعنی کە ئێمە ئەبێ یعنی بە چ زمانێک یعنی ئەم دوعای ئەومان با بڵین بیرەخاتەوە کە بەڕاستی ئەگەر من هەر بیرم لای کۆمەڵی شتی ڕواڵەتی و دنیای مادی بێ لە دوعاکردنا ئەوە یعنی شتێکی وام نەکردوار چەند یعنی خوای گەورە بڵین بەپی یعنی ئیمان و بەپی جۆری ئیمانداری عەبدەکان مامەڵە بەپی ڕەحمی خۆی مامەڵە لەگەڵ ئینسانەکانەکە بەڵام لە ڕاستیە خەڵکێک کە خۆی بە یعنی ئەوە بزانێ قودوە بێ لە عەبدایەتیە بڵین ئەوە بێ ئەبێ لە دوعای پێغەمبەران و سڵاوی خوان لێبێ فێری دوعاکردن ببێ لە دوعای عارفان و پیاوچاکان و زانایانەوە بەڵێ زۆر باشە مامۆستاکەواتە ئەگەر کەسێک دوعای دنیایی بکەوە بە عیبادە دەژمار ناکرێت یان تۆ باسی لەوە کرد کە دوو جۆر دوعا هەیە دوعایەکیان بۆ قیامەت و دوعایەکیان بۆ دنیای ئێستا بینین هەندێک کەسێ ئەڵێ نوێژەکەم ڕۆژوو ئەگرم بەڵام دوعا ئەەکەم هیچ دوعایەکم گیرا نابێت تەمان دوعای دنیا ئەکات چونکە بۆ دوعایەک ئەگەر بیکەین بۆ قیامەت ئێمە نازانین کە گیرا بۆیانە بەڵام ئەڵێ زۆر دوعاکەم و دوعاکانیشم گیرا نابێت ئایا کاتێک هەیە کە دوعای تێدا بکرێت و گیرا بێت؟ بەڵێ پرسیارەکە زۆر بەجێ لە ڕاستیە بەس من یعنی وابزانم باش ڕوونم نەکردەوە بابەتەکە نەموت دوعاکردن یعنی بۆ دنیا بەڵام ئێمە وتمانی عین دوعا ئاست و پلەی هەیە یعنی بەپێی مەرتەبەی ئیمانی بێ ئینسان بزانێ یعنی دوعا بۆ چیەکە و بۆ چیە پاڕێتەوە بەڵام وتمان ئەگەر دوعاکان تەنها بۆ شتی دنیایی بێ ئەوە کۆمەڵێن لە حاجیەکان دوعایان تەنها بۆ شتی دنیایی ئەکرد وانە یعنی خوای گەورەم ئەڵێ هەرەوەی ئەیان ئەدرێتێک کە خۆیان داوایەکەن یعنی هەرەوەی دنیاە بەڵام ئەوی تر یعنی دوعای دوایی هەم دنیاشی تیا بوو هەم قیامەتیشی تیا وەردی بووتیا بوو اینجا ئێمە یعنی قورئان پڕیەتی لەو دوعایانە خۆی ئەی خاتە سەر زمانمان کە ئێمە یعنی کۆمەڵێ داواکاری هەیە بەڵام بووکو وتمان پێش هەموو شتێک ئێمە ئەوەندەی کە چاومان لەوەی عەبدایەتی ئەەکەین چاومان لەوە نییەکە یعنی بۆ نمونە ئەم داواکاریەمان بۆ جێبەجێ بێت و ئەوانە هەرچەند یعنی ئەبێ یەقینیشمان بەوە ببێ کە ئێمە لەخوا ئەپارڕینەوە بەڵام گیرابوونی دوعا چۆنیە یعنی ئێمە کە وتمان دوعاکردن عیبادەتە من کە یعنی هەر کەسێک هەر عەبدێک کە لەخوا ئەپارڕێتەوە یعنی لە دڵ و لە ڕۆح و لە ئیمانێکی قوڵەوە ئەم کەسە ئەبێتە عەبدێکی باش بۆ خوای گەورە یعنی ئەمە بەشێکە لە گیرابوونی دوعا یعنی چونکە گەورەترین یعنی هەدەفکە ئینسانی بۆ خوڵقاوە وانە یعنی بێجگە لە عیمران و ئاوادانکردنەوەی سەرزەوی ئەوەمە خلقت الجن والإنس إلا ليعبدون ئێمە ئینسانمان بۆ ئەوە دروست کردە عیبادەت تەمان بەمانە فراوانەکە یعنی ئەگەر ئینسان بوو بە عەبدێکی باش معنای وایە خوای گەورە لێ ڕازی بووە یعنی مەرج نییە ئەوەی کە تۆ کۆمەڵەشتی بێگومان یعنی زانایان زۆر وردەکاری ئەم شتیان کردووە یعنی تۆ ئایا چەند خێر لەوەدایە کە تۆم داواکاریە داوایەکەی خوای گەورە بۆ مامۆستا سعید نورسی باس لەوەکە کەسێکە چێ بۆ دەرمانخانەیەک خۆ بە ئارزوی خۆی نابێت دەرمانەکە وەربگرێ ئەم یعنی قسانە هەن بەڵام لە ڕاستیە یعنی ئەگەر ئینسان گەیشتە ئەوە بە دوعاکردن گەیشتە مەرتەبەی عەبدایەتێکی ڕاستەقینە و دروست یعنی ئەمە گەورەترین ئاوات و ئومێدە بۆ ئینسانی موسڵمان ئەمە گەورەترین جۆری یعنی گیرابوونە بۆ دوعا کە بەم شێوەیە یعنی ئینسان لە خوا نزیکە بێت ئەو کە لە خوا نزیک بۆەوە یعنی خەسڵەتی تەقوا و پارێزکاری و ئەو شتانەی بۆ دروستە بێت و ئەمە یعنی بەرهەمی تەقواش لە دنیاە بەو کەسەوە دیارە بێ کە لە وەکو لە سەرەتاشەوە باسمان کرد ئینسان هەدەفی گەورە لە ڕۆژوو لە دوعاکردن لە قورئان یەکێ لە هەدەفەکانی قورئان تەقوا بێت تەقوا ئەو کۆمەڵە بەرهەمانەی هەیە ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب لە شوێنێکی تر واتقوا الله ويعلمكم الله کۆمەڵی ئاەت ئیشارەت بەمە ئەگەر گەشتینە تەقوا ئەمانش بەرهەمەکەیە بێت مامۆستایان کۆتا پرسیارم زۆر بە کورتێک وەڵام بێتەوە بۆی بەرهەمی کۆتایی خۆشتمان پێشکەش بکەی مەلایکەتەکانی خوا بۆچی دوعاکەن لە کاتێکە بۆ بەهەشت دروست کراون و لە ژیانیانە سەرپێچی و نافەرمانی خوا ناکەن و ئایا لە بەهەشتیشدا
دوعا بەشێکە لە ژیانی بەهشتووە مسلمانەگە چووە بەهشتەوە لەوێش دوعا هەیە لە کاتێکە دوعاتۆ بۆ ئەوەیە کە بەختەوەر و ئاسوودە و لەش ساغ بی و پەیوەندی شتێکی بە دنیایەوە تا بگەیتە بەهشت. ئەم دوو پرسیارە زۆر بە کورتێکە وەڵام بێتەوە سپاس دەکەم. یعنی ئەم وەڵامی ئەم دوو پرسیارش زیاترەوەمان بۆ دەرەخا کە دوعاکردن بەندایەتیە لەبەرەوەی کە لە بەهشتا یعنی ئینسانەکان بە یەکجاری ئەبن بە بەندەی خوای گەورە. یعنی دوعاکردن هەر ئەوە نیە پەیوەندی بە زینەت و نیعمەتی دنیاوە بێت چونکە ئینسان لە بەهشتا لەناو هەموو ناز و نیعمەتێکە وانە بەڵام لەوێش دوعاکە باش دوعا بۆ چیەکە بەس دوعا بۆ چیەکە ربنا ئەتمم لەنا نورنا ئەو نورەی کە پێت بەخشیوی نوری ئیمانە بۆمان تەواوکە ئەمە لە ڕێگەی چوون بۆ بەهشت. یعنی لە بەهشتا جۆرێک لە زیکرەکرێکە زیکریش یعنی بەشێکە لە دوعاکردن یعنی ئینسانەکان لە بەهشتا ئیتر کامڵە بن پێ ئەگەن لە ڕووی عەبدایەتیەوە مادام پێ ئەگەن ئەبێ لەوێش بپارێنەوە. اینجا یعنی پرسیارەکەی تر یعنی حتا وابزەم لە ئەهلی دۆزەخیش یعنی جۆرێک لە بانکردن و لە پارانەوەیان هەیە یعنی باس لەوە داوا لە مسلمانەکان کەن لە سوورەتی ئال عیمرانە لە خوا بپارێنەوە کە یعنی تۆزێ نازانم عەزابمان لەسەر سوکایان شتێکی بەو مانایە هەیەتەکەم لە خەیاڵ نییە. ئەوەی فریشتەکانیش بە هەمان شو فریشتەکانیش باشترین نمونەی عەبدایەتین یعنی بۆ خوای گەورە ئەوانیش خوای گەورە بۆ عەبدایەتی دروستی کردوون بۆیە ئەپارێنەوە بەڵام دیارەوان بۆ خۆیان ناپارێنەوە بۆ مسلمانان لەبەر کاتی بەرنامەکەمان تەواو بۆ پێم خۆشە بەرهەمێکی تری خۆتمان پێشکەش بکەی کە تایبەتە بە مناجات و داواکردنی ڕەحم و بەزەی لە خوا بەتایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. بەڵێ هەر باش وایە بڵێن ئەو دەقەش کە ئەی خوێنینەوە هەر پەیوەندی بە دوعاکردنەوە بێ. داگیرسان خدایە بۆ ساتێ زمانی نزاکەی حەزرەتی ئەیوبم پێ بدە ڕەبی ئەنی مەسەنی الضر خدایە دڵۆ پێ لە ئەشکی گریانی خەڵوەتی یعقوبم پێ بدە إنما أشكو بثي وحزني إلى الله خدا من چۆن بگەم بە چەشمەی زوڵاڵی شیفای تۆ بەم عاسا شکاوەی دەستمەوە چۆن بچمە سەر ڕێگەی یوسفی دەلیلی لیقای تۆ لەکوێوە مەستم کا بەرامەی نێرگزی کراسەکەی کە بۆنی نەجاسەت هەناسەی سواغداوم کە هێشتا بە عەرد و بەردەوە نووساوم خدایە سینەی بێسەنەد و بێقەڵغان بەرگەی ئەم غارەتی شیهاب و سیهامە ناگرێ خدا دڵ زمانی پرگاڵەی پێمەرزەم ناکرێ ئەمێستا نازانم چۆن دێت و چۆن دەڕوا نەفەسی شێواوم ئەورادم لە نووکی پەنجەی دەست ناترازێن بەرزەخی غەفڵەتە نێوانی هەنگا و نیگاهی دووچاوم لەکوێوە من ماوای ئەهلی دڵ سۆراخکەم بۆ دوعای دڵتاوێن دوعایە بە سیمای سیاهما بڕێژێ ئاونگی بربەیان دوعایە ڕوانی نمشین بکا بە ڕەنگی شینایی ئاسمان ئەی خوددا لە گۆشەی کام خەڵوەت لە کۆڕی کام زیکر ئیشارەی ئەم کونج و کەناری دەروونە دەگەنە داگیرسان. یاخوا دەست خۆشی مامۆستاییان زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ بەڕێز مامۆستانە بە زەورامین و سەر و شاعیر کە تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژت ڕازاندەوە سپاس بۆ ئامادەبوون تو خۆی گەور پاداشت بداتەوە. دەستی ئەوش خۆش بێ و سپاس بۆ مەولایەک و هیوادارم بۆ هەمومان لە پێشەوە بۆ خۆم جۆرێک لە سوود و ئیسفادەی هەبوو بێ ئینشەڵڵا سپاسان خوا پاداشت بداتەوە مامۆستاییان. بەڵێ بەڕێزان لە قەزای شارە زوور گەنجێک هەستاوە بە ئەنجامدانی کارێکی خۆبەخشی کە ئەویش کاری سەرتاشینە کە ناوی لێناوە سەرتاشینی هەژاران. لەم بارەیەوە پەیامدێرمان هۆشیار راپۆرتێکی بۆ ئامادە کردوین فەرموون پێکەوە بینەریبین. من هیوا محمود لەدایکبووی ساڵی 1970 زیاتر لە 5 ساڵم کاری سەرتاشی یەکەم و بیرۆکەیەم ئیشێکەم بێم ئیش بۆ ئەم کرێکار و کەم دەرامەت توێژاری ناو بازار بکەم لەوانەیە هەرێکێک لە ئێمە بە قۆناغەکە تێپەڕی بێتین کە هەژار بوو بێتین وەکە ئێستا خۆم خاوەنی پیشەیەکەم هەوڵم ماوە لە ڕێی کارەکەمەوە خزمەتی ئەمانە بکەم زیاتر لە 2 مانگونی بۆ 3 مانگە بێ من لەناو بازار ئیش بۆ ئەمانەکەم هەرجارە و لە جێگەیەک هەرجارە و لە شوێنێک بزانم لە هەر شوێنێک من دایم لەناو سیارەکەمە ئاشیایی سەرتاشینم پێیە لە هەر شوێنێک کە بزانم ئەو فەقیر و کەم دەرامەت و هەژاری لێ من
ڕاستەوخۆ لەو شوێنە ئاوەستم کاری بۆکەم من هەرەوەم نەتوانایە ئەو نەهاوکاری بکەم لە ڕێی کارەکەمەوە. و خەڵکانێکی زۆریش پاڵپشتمانن لەم کارەیە زیاتر دەستخۆشیمان لێکەن کە بەڕاستی کارێکی مرۆڤانیە من هەر ئەو ناتوانم کە بڵێم ئەرکێکی مرۆڤانەیە لەسەر هەمومان هاوکاریان بین کە ئێمە هەمومان هاوکاری یەکتر بین هەمومان دڵخۆشە بین وە خۆشیان زۆریان پێخۆشم لەم کارەیان بۆکەم لە ڕێم کارۆم نتوانم و خزمەتەیان پێ بگەێنم. بەڵێ ئازیزان و خۆشەویستانم ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان و هەرزانی نرخی کتێب دەکەینێتەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ. ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان لەلایەن خوێنەران و ئۆکۆڵێ عاشقانی کتێبەوە بە ناوەندی هەژاران ناودێر کراوە بەهۆی ئەو هەرزانی و قازانجنەویستەی کە ناوەندەکە هەیەی لە چاپکردنی کتێب کە لە بەردەمیشماندا کۆمەڵێ لە بەرهەمەکانی ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان ئامادەیە. من وەکو خوێنەرێک وەکو پێشکەشکاریان بەرنامەیە لێرەوە ڕێز و سڵاو و خۆشەویستیمەیە بۆ یەکبەیەکی وەکۆڵێک کارمەندان و ئەندامانی ناوەندەکە کە بەڕاستی ئەو جیاوازی نرخەی لە نێوان کتێبی دەستگاکانی تر و ناوەندی ڕۆشنبیری ئەدیباندا هەیە وەتوانین بڵێن ئاسمان و ڕێسمانیان فەرقە. شەیدا من زۆر بەداخەوە زۆر جار کتێبێکم کڕیوە 15,000 پێداوە کە چی ئەمان لەسەر چاپیان کردێتەوە بە 4,000 و 5,000 کە داخی و 10,000 لە دڵم دەرناچێ. بەر لەوەی بچینە لای تەوەری سێمی بەرنامەکەشمان بەڕێز ئارامی مەلا محەممەد بەڕێوەبەری ڕۆشنبیری ناوەندی ئەدیبان لێرە حازرە بۆ قسەکردن لەسەر کار و چالاکی و بەرهەمەکانیان. ڕاز بەر لەوەی بچنە لای میوانەکەمان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمەڵێک سەرنج و پێشنیار و پرسیار بۆ تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ نووسراوە کە تایبەتە بە ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان و هەرزانی نرخی کتێب. بەشێکی زۆر کەم لەم کۆمنتانە دەخوێنینەوە کە نیازی ئیسماعیل نووسێتی ئایا ئەو کتێبانەی چاپیان دەکەن چەندە خێری خۆیانی تێدایە، چونکە بەڕاستی ئەدیبان زۆر لا خزمەتی خوێنەراندا بووە کتێبەکانیش ئەوەندە نرخی گرانی بۆ دانەنراوە تا نەتوانرێت بەدەست بخرێت. لێرەوە سپاس و دەستخۆشی و هیوای بەردەوامیان بۆ دەخوازم. وهروە هەمنو ئەیوب نووسیوێتی ئایا ئەوان لەسەر ئەم شێوازە بەردەوام دەبن یان ئەگەری هەیە ڕۆژێک شێوازەکەیان بگۆڕن و ئایا کارکردن تەنها لە بابەتە ئەدەبیەکانی وەکو ڕۆمان و چیرۆکە یان فراوانتری دەکەن. سوپاسیان دەکەم کاری زۆر جوان دەکەن. وهروە شیروان عەبدوڕەحمان دەڵێ پرسیارم نییە داواکاریمەوەیە لە هەولێریش لقێک بکەنەوە با لەگەڵ نووسینگەیەک ڕێک بکەون تا بەرهەمەکانیان لە هەولێریش دەست بکەون. وهروە محەممەد سەلیم نووسیوێتی تەنها ئەو داوایی منی پێ بگەیەنە کە بە کتێبی ئازنزمی بەشێک لە نووسەرەکان چاپ نەکەن و وەرنەگێڕن. ڕەبین عەبدوڕەحمان دەڵێ دنیایەک ڕێز و خۆشەویستیم بۆی خزمەتێکی وایان بە خوێنەران کردووە هیچ ناوەندێکی تر نەیتوانیوە بەتەنیشت ئەدیبانیشدا بڕوا لەو خزمەتەدا. سەرڕای بەرزی کوالێتی کتێبەکانیان نرخەکانیشیان زۆر کەمە. گلەیەکیشیان لەسرە ئەویش ئەوەیە ئەو نرخەی کە ئەدیبان بڵاوی دەکەنەوە لە کتێبخانەکان بەو نرخە گرانتر دەیفرۆشن. دەزانین خەتای ئێوە نییە بەسکارێک بکەن ئەو شتەبوونی نەمێنێ و کتێبخانەکان پابەندی نرخەکان بن. واروە فاتمە عەبدوڕەحمان دەڵێت دەستیان خۆش بێت بەڕاستی ئەدیبان زۆر لە خزمەتی خوێنەراندا بوون نرخی کتێبەکانیان زۆر گونجاوە سپاس و دەستخۆشی و بە هیوای بەردەوامی. هەروەها سەیوان جەوهەر نووسیوێتی کتێبەکانیان نرخی پێوە نییە ئەوە شتێکی خراپە و لە زۆر شوێن باگرانتر دەفرۆشێت. واروە هیوا محەممەد ببورن هیوا مەحموود نووسیوێتی دەستخۆشیمان بۆیان هەیە لە پاڵ هەرزانی نرخدا حەقە لە دەرگای وەرگێڕ و نووسەرە جدیەکانیش بدەن هەتا کاریان لەگەڵدا بکەن. هاژە شێروانی نووسیوێتی ڕووی ڕاستەقینەی بازرگانانی کتێبیان دەرخست و پەیوەندی گەنج و خوێنەریان پتە کردەوە. پرسیارێکمێ بۆچی زۆربەی بەرهەمەکانیان دووبارە و چاپکراون.
دەستخۆشەیدا ڕاستی کۆمنتگەلێکی جوان بوون دەستخۆش بێ بەڕێز ئارامی مەرام محەممەد بەڕێبەری ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون ئەم کۆمنتانە مای شانازی و وەکۆڵێ ڕێز و نرخاندن بۆ کارەکانی ئێوە هەر لە سەرتا با لەو پرسیارە دەست پێ بکەین بۆچی ئەنجومەنی ئەدیبان ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان ببوورە یا ناوەندی هەژاران ئەم ناوەشی بەسەرا بڕاوە دروستان کرد لە پێناوی چی بیرۆکەکەی کێبوو و چیتان کردووە هەر لە سەرتاوە تا ئێستا بەناوی خی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان زۆر دەمێکە زیاد ئێمە لە 99 خۆم کتێب فرۆشم لە 2003ەوە کتێب چاپەکەم بەڵام هەر ساڵە و لەژێر بڵین تا یەکەم جار لەژێر ناونیشانی دەستگایەکە بوو بە ناوی خۆمەوە بوو کە ئەوەش نەئەکرا گونجاو نەبوو دواتر ئیشەکە بوو بە کۆمپانیای کتێب کە ئەویشم هەر پێ جوان نەبوو ناوی کۆمپانیای بۆ ئیشی ڕۆشنبیری جوان نییە ئەو ناوە بۆ ناوێکی بازرگانی بەکارێ دوجا بڕیارمانە کە ناوەکە بکەین بە ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان عین زیاد دەما لە 16 ساڵ ئەزمونمانەیە لە بواری چاپە وەک حەزوکولایەکی خۆم کە هەر لە مناڵیەوە کاتێکم لە دایک بووم لە ماڵەوە کتێبمان زۆر بۆ خۆم بیرمێت تەمەنم 9 ساڵ بوو کە مردوو خۆرەکانم خوێندەوە کە لە ماڵی خۆمانە هەبوو هەر شتێکی تایبەت نەبووە بە بڵین شتێکی وە هۆکارێکە پێت تەنها حەز و خولای خۆم بۆ کتێب کە حەزم کردووە شتەکە گەورەکەم و ساڵ بە ساڵ تا لە ئێستا بووە بە ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان و الحەمدولیلا ناوبانجێکی باشی هەیە زۆر باشەکە گەرم هۆکاری چیە کە نرخی کتێبەکانتان ئەوەندە کەمە وەگەوەی کە لە کۆمنتەکان شاو پرسیاریان لێ کردوون کە ئایا هیچ خێرێکی بۆ خۆتان تێدا زۆر شت هەیە ئێمە نابێ بە شێوەیەک باسی بکەین کە دوایی دەرکەوێت و بڵێن خەڵک گلی یان عیبەیەک بێتە سەرشانمان بڵێن خۆیان بە شتێکەوە هەڵکێشا کەوانە بوو نرخی کتێب من لێرەوە بە هەموو خوێنەرانی کتێب بەڵام چ بواری ئاینی چ بواری عیلمی چ بواری فێربوونی زمانەکان نرخی کتێب بۆ خۆی ئەو نرخە عەسڵەیە کە ئێمە دایێنێ نرخی کتێب بۆ خۆی هەرزانە تێچووی کتێب چکوان مەوادەکەی مەوادی کارەبایی نییە مەوادێکی مەوادەکەی ئەوەندی تێناچێت لە سەرتاسەری دنیای نرخی کتێب هەرزانە ئەوەی کە ئێمە کردومانە بە دەردی کابرای کوردوەتانیەڵێ ئازایەتی نییە تەنها ئەرکی سەشانمان جێبەجێ کرد کە نرخی ڕاستەقینی کتێبمان ڕووی ڕاستەقینەی بازرگانانی کتێبیشتان دەرخستووە هاژە شێوانی ئاماژە بەوەکە کەواتە ئێوە توانیتان ئەو بێسەروبەرەیی و ئەو زوڵمەی کە دەستگاکان لە خوێنەریەکەن کتێبێک کە بە وەرەقەی ئاسایی و بە بەرگێکی نەرم و بە بێەوەی کە بەرەگ ڕق بێ ئێوە چاپیەکەن و بە پارێکی کەمی ژەیدەن کەواتە ئێوە ڕووی ڕاستەقینەی بازرگانانی دڵڕقی کتێبتان دەرخست لەبەر ئەوەی ئسپاسی هاژەخانەکەم بەس لەبەرەوەی کتێب ئیشێکی ئەخلاقیە بەڕاستی بۆ من باش نییە لەسەر دەستگاکانی تر چکە ئەمە ئیشی بازرگانی نییە تەنها ئیشەکەی کتێب کەوتم کتێب بۆ خۆی هەرزانە هۆکاری هەرزانێکیشی ئەوەیە کە خێرێکی کەمە خێنە سەری ئیتر هەر دەستگای و شێوازی ئیشی خۆی جیایە ئەوەی کە ئاستی ئێمەیە و سپاس بۆ خوای گەورە کە لێمان ڕازین خەڵک زۆر باشەکە گەرم وەک دەزانین کە فیستیڤاڵی کردنەوەی بڵێن خوێندنەوەی کتێب دەکرێتەوە ئێوە گەوەی کە نرخەکانتان زۆر هەرزانە بەشداریتان لەو فیستیڤاڵانەدا کردووە لەبەر ئەو هەرزانی نرخە نەیان هێشت بەشداربین هەتاوەکو ڕۆژی سێم بوو هەتا ڕۆژی ئیشەوەکەی ئیتر نازانم وتیان کە نووسینگەی چکە ئەو فیستیڤاڵە لە ژێر معرەزی دووەلی کتێبی پێڵەن لە ژێر سەرپەرشتی بەڕێز کاک مەسعود ئەکرێتەوە کە هەر خۆی ئەو شتە لە هەولێر خۆی افتتاحیشیەکە هەموو ساڵێ ئێمەش هەواڵەکەمان دابەزان لە پێیجەکەی خۆمان بۆ خەڵک کە ڕێگە نایە لەبەر هەرزانی کتێبەکان چەند دەستگایەک شکاتیان کردبوو کە گوایە زیان بە بازاری ئەوانە گەێنی نیان هێشت ئێمە پارەکەیان داینەوە و عریزەکەیان ڕەفز کردەوە بەڵام چەند سەعاتێکی ما بوو سەعات 8:20 دقیقە بوو تەلەفۆن کرابوو بۆ ئەو پێشەنگایە برای بەڕێزم نووسینگەی مامەساڕێدا لە نووسینگەی دکتۆر مستەفا زەڵمی کە من زۆر سوپاسیەکەم و ئامادە بوو شوێنەکەی خۆیمان لەگەڵ بەشکە ڕاستە کاتە بەسەر بەخۆ ڕێیان پێنەدان یەکەم جار نەیانێژنەوەڵا ئەو دوایش نازانم تیان لە نووسینگەی سەرۆکی هەرێمەوە تەلەفۆن کراوە کە بێ و دەستگایش بەشدار بێ بە شوێن نەمابوو کە شوێن نەمابوو مامەسەڕێدار ئەو پیاوێکی یاسایی ئەو پیاوێکی بەڕێزە دیار بوو ئەوەی پێ قبوڵ نەکرا شوێنێکی لەگەڵ بەشکردین و الحەمدولیلا بەشدار بین و دەنگدانەوەکی زۆر باشیشی هەبوو چەندێک بەشدار بوون توانیتان ڕۆژێک بەشدار بنیان نا هەر ڕۆژەکە بەشدار زۆر باشە کەواتە ئێوە بەرهەمەکانتان بە چ ڕێگەیەکەوە دەگەێنە خوێنەر
لە ڕێی کتێبخانەکانەوە بەڵام ئێستاش هەندێکیان گلەی ئەویان هەیە کە ئێوە نرخ لەسەر کتێبەکانتان دانانێت کتێبخانەکانی دیکەش ئەچن بە نرخێکی گرانتر لە ئێوە دەیفرۆشنەوە هۆکاری ئەمەش بۆ بۆچی ئێوە نرخ لەسەر کتێبەکانی خۆتان دانانێت پرسیارەکان سشتی زۆر معقول و حەقیشانە بەڕاستی خوێنەرێ حەقێتی چکە جیلی خوێنەر جیلێکی فەقیرن جیلێکی دەوڵەمەند نین پارەی دەوڵەمەند ناخوێنێتەوە جیلی خوێنەر بە گشتی زۆرینیان فەقیرن و مافی خۆشیانەکە بەرگری لە پاری گیرفانیان بکەم چکە بە ئاسانی دەستیان ناکەوێت یەکەم جار هەندێک کتێبخانە ئەگە سعری لەسەر بۆیانیان دەکڕی ئێستا ئەمە وردە هەموو ئەو بربەستانە سپاس بۆ خۆی گەورە هەمووی خەریکە تێگەشتێنی ئێستا وای لێ هاتووە ئێمە لەوانە بێت الحەمدولیلا منەتمان بۆ کتێبخانانە نەمێنێت لەمە دووە سعر بنووسین ئەوەی کە نەنووسینی سعر هەندێک دەستگا و هەندێک شوێن هەیە کە هەندێک کتێبخانە هەیە لێمان ناکردن ئەگە سعری لەسەر بۆیان نەیانەکڕی بەڵام سەر لەمە دووە ئەگە سعریشی لەسەر بێ هەر ئەیکردن لەبەرەوەی ناوبانگەکە چۆتە ناو خەڵکو و خەڵکەکە الحەمدولیلا بە دوای شتەکانمان یەکێک لە پرسیارەکان ئەڵێ بۆچی زۆربەی کتێبەکانتان دووبارە چاپ کراونەتەوە و ئەو زۆرەکرێت جوابی شتێک خەڵکێک پێی وایە کەوات ئێوە دەتانەیە بەدیلی کتێبە گرانەکەی دەستگایەکی تر هین بکەن ینی بۆچی کتێبمان هەیە بۆ منەتکایە مەبنەمە ڕووسێ شەمان لەگەڵ مۆری و کۆمەڵێک کتێبی تر چاپی تریان هەیە بە دەستگای تر و بە وەرگێڕیترەوە بۆچی ئێوە کردوتانەوە ڕاست ئەو پرسیارە زۆرەکرێت بەڵام هەندێک خەڵک وا تێگەیشتون کە ئێمە بەس ئیشمان ئەوە بێت شتی دووباراکەینەوە ئەم شتەکە واقعی مشارەوەیتیانە بەڵام هەمووشی بەو شێوەیە نییە ئەو بەڕێزتر پرسیاری کردبوو شتەکان لە ڕێکیەوە دەگەینە دەستی خەڵک بردەوە دە ئیشاڵات لێرە و حەزەکەم ئەوە بڵێم کە لە هەموو شارەکانی ئیشاڵات لقەکەینەوە ئێستا لە ڕێی کتێبخانەکانەوەی گێنین بەڵام لقی تایبەتیش ئەەکەینەوە لە دهۆک و لە هەولێر و لە هەڵەبجە ئیشاڵە ئێستاش چەند کەسێکی بەڕێز هەرو خۆیان خۆبەخشانە لقیان بۆ کردیونەتەوە مەسەلەن کتێبخانەی باران لە هەڵەبجە لقی ئێمەیە لەسەر ئەرکی خۆی بە هەمان نرخی ئێمەی فرۆشتێ لە هەولێر کاگنەریمان کتێبخانەیەکی هەیە و زۆربەی کتێبخانەکانیش هەر هەمان نرخن الحەمدولیلا ئیتفاقێکی باشەیە بۆ مەسەلی هینیشمان داناوە گەیاندن هەندێک کەس پێ لە گەیاندنیشمان باشە ئەویش گەیاندنمان بێ بەرامبەرە بەڵام مانگی یەک جارەوە هەموو ڕۆژێ نییە خەڵک زۆر گلەیەکە خەڵک لە چ ڕێگەیەکەوە توانێت داواتان لێ بکات کە بۆ نمونە من داوای کتێبێک لە تۆ دەکەم و ئەڵێم بە گەیاندن بیگەێنە دەستم ئەبێ بە چ ڕێگەیەک داوات ئەو لە ڕێی پێیجەکەوەیە لە ڕێی پێیجەکەەوە نامە ئەنێرێ بەڵێ ئێمەش لە هەر شارێ بێ ژمارەی تەکسی ئەو شاری ئەینێ ئەوانە بەو شێوە پرفێکت و باشە نییە کە لە جێ ئاستی بڵێن قەنەعەتی خەڵکابێ بەڵام بەڵێنین بە پێیتوانە هەموو ئەوانە چارەسەرەکەین و بە قوتیانەکەین بۆ هێنە سەر ئەوەی کە زۆ خەڵک پرسیارەکە ئەوەی کە کتێبی دووبارە زۆرەکەین هەمووی بەو شێوەیە نییە ئێمە لەبەرەوەی چاوێکی زۆرمان لەسرە لە ئێستا خەڵکێگەیە مەسەلەن حەزەکات بە دوای ڕەخنەیەکی بەسیتە ئاگەڕێ کە بیدۆزێتەوە بڵێەوە کتێبەکەی من بۆیە بە 15,000 ئاوایە و کتێبەکەی ئەدیبان بۆیە بە 5,000 ئەم غەڵەتی تایە بۆ ئەو زەختە زۆرە وای کردووە کە ئێمە کتێب جاری وایە دەستگایەک 6 مانگ پێش ئێمە کتێبێکە خاتە بازارەوە دەسەڵات ئێمەیتیانی ئێمە ئەبێ بە 5-6 فلتەرا بڕوە لەبەرەوەی زەخت چاوێکی زۆرمان لەسرە بۆی نەکەوینە هیچ هەڵەیەکەوە باشترین ڕێنووس و باشترین چاپ پێشکەشکەین دوا ئاکەوین ئەمە بەشێکی تریشی زەختی خوێنەرانە بەڕاستی ڕۆژانە نامەیەکی بێشومارمان بۆیەت کە فلان کتێبکەن توانامان نییە بیکڕین فلان کتێبکەن توانامان نییە بیکڕین ئەجنە ئێمە هەموو ئەو پلانانی کە هەمانە هیچی کتێبی دووبارە نییە بەڵام جاری وایە زەختی خوێنەر وا لەکە کە شتەکە شتێکی دووبارەیان بۆ کێوان جاری وا هەیە وەکو پێم وتی 6 مانگ ئێمە 2 مانگ پێش متەرجمێ دەسەکەین بە تەرجەمەی کتێبێک بەڵام 6 مانگ دوای ئەوەی خینە بازار بۆ کارەکەی ئەوەیە کە فلتەراتی زۆر ئەبینێ لای ئێمە مامەسای کوردیە بینێ بەراوردی ئەو زمانی کە کراوە کەسی شارەزایە بەراوردی ئەکاتەوە ئەیبینێ ئەمانەش هەمووی کتێب ئاسان نییە بڕوا دەبێت لە هەموو شوێنێ وتومە مناڵ بەخێوکردن لە کتێب چاپکردن خۆشترە ئەوەکو پێم وتی هەمووی بەو شێوەیەنی ئێمە تایبەت دانیشتبین شتی دووبارە بکەینەوە هەنێکی فکری ئێمەیە بەڵام 6 مانگ دواکەین 7 مانگ دواکەوین دەسەڵاتی تیان ئێمە مەجبورین ئیشەکەش بکەین مەصرفمان تیا کرد کاگارام کەواتە گرنگترین ئەو بابەتانەی کێوە کاریان لەسەرەکەن و بڵاویانەکەنەوە چین ئێستا بەڕێزێک پرسیاری کردو ئەڵێت گرنگترین بابەتەکانیان ئەدەبی وەک ڕۆمان و چیرۆکە بڕیاریان نایەوە کە بابەتی دیکە بێنە ناو بەرهەمەکانتانەوە یان ئەڵێ ئایا ئەو
لەسەرم شێوازیان بەردەوامە بن بەردەوام لە 92 بۆ ئێستا تەمەنێکە وەک بەردەوام لەوە دڵنیا بە ئێستا ئێمە لە ئیشەکەی الحەمدوللا ئەتوانین بڵێن پیشەگەرین یعنی بە ئاستێکی باش چوینەتە پێشەوە وەک ئەوش کە چیرۆک و ڕۆمان ئەوە دیارە دەبێت تازە ئێمەی ناسی بێ ئەجینا ئێمە ئەولیاتی تایبەتمان لەسەر ئەو کتێبانەیە کە ئەبنە هۆکاری ئەوەی کە بۆ کەسێک بتوانێت بژێوی ژیانی خۆی بەم کتێبە پیا بکات کەسێ بتوانێت خۆی بدۆزێتەوە کەسێ بتوانێت لە هەڵا دوورکەوێتەوە کەسێ بتوانێت لە تەمەنی دوانەکەوێ مەسەڵەن ئێمە گرنگی تەوامان لەسەر فێربوونی زمانەکانە کە خەڵکانێک بتوانن هەم لە ئاستی خوێندنە زیرەک بن و هەم بتوان فێری ئینگلیزی بن یا فێری زمانێک بن لە شوێنێکا بتوان بژێوی ژیانیانی پێ بن بەڕێوە یان ئەو کتێبانەی کە باسی سەرکەوتنەکە مرۆڤ لە ژیانە چۆن سەرکەوتووە بێ کەمترین مەسرەفی هەبێ زۆرترین داهات بۆ خۆی پێیا بکە دوورکەوێتەوە لە مەساروفی زیان لە مادەی زیان بەخش لە جگەرە کێشە مەسەڵەن ئەو کتێبانەی کەشتی ئەخلاقین ئێمە زۆر گرنگیان پێین و فێربوونی شتەکانیش کە باسی فێربوون ئەکات یعنی شەرت نییە مەسەڵەن فێربوونی زمان لەوانە بێ بۆ خانمێک فێربوونی خواردن زۆر زەرور بێ مەسەڵەن بۆ تەلەبەیەک شێوازی سەعیکردن زۆر زەرور بێ ئێمە زیاتر گرنگی بۆ شتانەیە کە خەڵک پێویستێتی نوقسانیشی هەیە و نازانێت لە چ ڕێگەیەکۆ داخل بێ بۆ فێربوونی جاران تەنها کتێبی وەرگێڕاومان نەبینی بەڵام ئێستا وەکەوەی دیداری تەمەنی جەلال تاڵەبانی سەرەکەین بەرهەمی نووسەرێکی کوردە و لە نێو ناوەندی ڕۆشنبیری ئەدیباندا جارێکی تر چاپ کراوەتەوە چۆنیە کە بەرهەمی نووسەرانی کوردیش و نووسەرەکان ڕاستەوخۆیە و بەرەمەکانیان بۆ چاپەکەن ناوبانگی دەستگاکە وای کردووە کە زیاتر تێکەڵی دروست بکەین لەگەڵ هەم وەرگێڕەکان هەم نووسەرەکان کتێبی سیاسی یەکێکە لەو کتێبانی کە لە 100% کە خۆم نەیخوێنم و بڕوان پێی نەبێ یعنی لە سا یەک ئێمە گرنگی بەشتی سیاسی زۆر گرنگی پێناین ئەم کتێبی دیداری تەمان بەڵەوەی نووسەرێکی کووردە بەڵام لەبەرەوەی کۆمەڵە مۆزوعی تایەکەم بەڕای من بۆ مێژوو خەڵک بیزانێت چکە مامجلال لەم کتێبەیدا تەنانەت هەڵەکانی خۆشی باس کردو زۆر بە سەلاحەت قسەی کردووە بە شێوازێکی وا قسەی کرۆ بم پێم وابێ مێژوویەکە کابێ هەمومان بیزانیداوەکەەوە بۆ چاپکەنەوە بڵێ ئەوە ئێمە ئەو شتە ڕێکەوتین لەگەڵی و حەقی خۆشیمان بە زیادەوە بە پارەداوە و سەرڕاوی کە حەقی نووسەرەکەشمان داوە هێشتاش نرخەکە لە 180 هاتوتە خوارەوە لە چاو چاپی ساری چەنە ئێستا سعری لای ئێمە جوملەکەی 5,000 20,000 پێدا شەیدا ئەوە کە چاپ بوو وتیان لە بازارە کۆیەکە ناهێڵن ئەخۆ کوالێتیەش نەبووە ئێمە ڕسمی ملەوەنی تایە و بێزگەلێ من هەر بەو هینەشەوە 20,000 کتێب هەیە یەک بابەت بێت و جیاوازی هەبێت لە ڕووی کوالێتی و لە ڕووی وێنە و چاپ و بەڵێ ئێستا هەر ئەمە هەیە چاپی پێشووی مەسەلەن نرخەکەی ئێوە زۆر هەرزانە بەس ئەوەی کە ڕاز کڕیوەتی دەڵێ گرانە کوالێتیەکەی ئەمەشی ئەم باشتریان ئەوەی کوالێتی بەرگەکانیان ڕق و ناوەکەی ڕسمەکەی ڕەش و سپینە ملەوەنە و کاغەزەکەی ڕوسیە مەوادێکی زۆر باشە کاگەران پەیوەندیتان لەگەڵ وەرگێڕ و نووسەرەکانە چۆنە چونکە لە پرسیارێکی کەیە ئەڵێت حەزەکەین لە دەرگای وەرگێڕ و نووسەرە جدیەکان بدەن لە دەرگای هەمویانمدا بەڵام هەندێکیان هەیە نازانم بۆ ئێمە ئیشی ئەخلاقیەکەین جوان نیە بۆ زمانە قسەکەین بەڵام هەندێکێت تێرخواردنی نیە ئەو پارەی ئەو داوایەکان ئێمە تازە بەوە ناسراوین کەسامە مەسەڵەن ئیعلانم کرۆ کتێبێکی مامجلال لە بازار بە 8,000 3,000 بۆ کتێفرۆشە 250 دیناری بۆ دەستگاکەی منە 5,000شی کە جملەیە 5,000 بڵین کە بەیفرۆشین بە 5,250 دیناری بۆ دەستگاکەی منە ینی ئێسمە 5,000شی تێنە چوەم کتێبە ئەمە لە خوار 5 تێ 4.5 تێ 250 بۆ نووسەرەکەیەتی 250 بۆ دەستگاکەی ئێمە بەڵام ناکرێ من ئەم نووسەرە بێت بڵێ بیکە بە 6 بە 1250 بۆم بێت بۆ بۆکس و بەرەگڕقیەوە و چەند لاپەڕەشەکە بە دوو بەرگ و بە ڕسمی ملەوەن و بۆکسێک و بۆکسێک ڕۆسەد لاپەڕێ ئەم باسی ئەوە نەکەین باسی ئەمەی سەروەری مرۆڤایەتی باسیەوە ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم ژیاننامەیە 800 لاپەڕێ لە چاپی هەژدەی عەرەبیەوە کراوە بە کوردی ئەمە پێشتر هەبووە لە بازار 500 لاپەڕەیە بە 15,000 بووە ئێستا ئەمە بە 5,000 لای ئێمە جوملەکەی بە 3,000 یعنی بە بەرنمەیەکیش کراوە بە بەرنمەیەکی کۆمپیوتەری کە تایبەتە بەشتی ئاینی مەسەلەن
تۆ هەندێک جار کە ناوی پێغەمبەری خوانی صلی الله علیه و سلم پێویستە کار کە تۆ ئەم بنووسی صلی الله علیه و سلم بۆ شتی دینی کە ئاەتێکدانی ئەبێ هەموو سەرە و بۆرە فەتح و زەمەکان وەکو خۆی هەبێت ئەمانە لە بەرنامەی ئاساییان نیە ئەمە بەرنامەیەکی ئاینیەکرێت زۆر قورسی شانی حەقێکی باشی و ئەوشمان ناوە 20 وەرەقەیشی تێچوو پێم وابێت حەقی متەرجمەکەی حەقی وەرگێڕەکەشی دراوە هێشتاش ئەم کتێبە بە 3000 دینار بە جوملا درێ ئەفرۆشێ بە 5000 وەکو پێم وتی کتێب بۆ خۆی نرخی هەرزانە بۆ ئەو پرسیارە وەڵامی تەواوەتیم نایەتەوە کە ئاڵێ لە وەرگێڕەکان وردە و ئینشاڵڵا لەگەڵ هەندێکیانە و خەریکە ڕێک دەکەین بەڵام هەندێکیان زۆر چاویان لەوەیە کە کتێبەکان گران بێت و زۆر بە کوتی بۆ ئەوان زۆر بە کوتی لەبەر کاتی بەرنامەکەم کەمی ماوە بۆ منداڵان چیتان کردو بۆ منداڵانیشی زۆر زۆر باشمان کرد چیتان کردو و شتی پەروەردەیمان زۆر کردووە ئێستا وڵی مثلەن لە جزمی عەمەیەکتان کردووە زۆر جوانە بواری ئاینەکە هەشت شتێکمان کردووە ئەوە بە دەردی کە کوردوەتانی ئەو بەد بۆ بارەکەتی ئیشەکە کردومانە هیچ خێرمان نەخستە سەری 400,000 دانە کتێبی دەورەی ناومزگەوتەکان کە لە کوردەواریە پێوترێ حوجران لە قەڵای منداڵی مسلمان و فێربوونی نوێژ و جزی عەمە و ژیانی پێغەمبەران سڵاوی خۆیان لەسەر پێ ئەوە هەر بە 500 دینار یەکی 100 لاپەڕە و 80 لاپەڕە و 96 لاپەڕەن بە ملەوەنی و بە جوانی و بە قیاسی گەورە خۆزگە لێرە لێی بواە نەم بیرم چوو بێنم ئەوانە هەر بە 500 دیناری تێچۆر بە 500ەکەشی فرۆشی کتێبتان هەبوو 400,000 نسخەی لێ بڵاو بکەنەوە بە بوارەکانی و ئاین و ئەو شتانە بەڵێ ئەو بە چوار کتێبەوە 400,000 دانە بۆ بەمایی خۆشی فرۆشراوە هیچ خێری نەخراوەتە سەر بەس بۆی کە جیلی خەڵکی ناومزگەوتەکان بەڕاستی خەڵکێکی زۆر بێدەسەڵات و بێپارە ئاهاتن لەسەر 2 لاپەڕی ڕەش و سپیکە لە لوبنانەوە بۆیانە هاو بە 1500 دینار زۆر عنی من زۆر پرۆژی خۆم دواخست کە ئەوم بینی لە ناومزگەوتەکانە 6 لاپەڕیانێنێ بە 1500 دینار زۆر پرۆژەم دواخست و هاتم شتێکی زۆر جوان و بە تەفسیری کوردی و بە شێوەیەکی زۆر جوان بڵاومان کرد 400,000 دانە لە ساڵی پێشوو فرۆشە 1 دیناریش خێری نەخرایە سەر ئەوە بەس بۆ تەبەڕوکی ئیشەکە و بۆ هاوکاری مناڵانی کوردکرا بۆ کتێبێکی ترمانە بە زەمان خێری خراوەتە سەر ئەمیش نزیکی 400,000 بۆ تۆ بەتەنیا فێربوونی ئینگلیزی فێرەخەنە سەر هەندێک کتێب و هەندێک کتێبی ژەڵی خێرمان لێ وەرنەگرتووە ئەوان وەکو پێم وتیت شتی ئاینیە بەکاری لە شتە ئاینەکان خێران ناکرێت شتێکی ئەوەوەکوی سەبات پرۆژەمانێ بۆ چاپکردنی قورعان کە هیچ خێری نەخێنە سەر چکە بەڕاستی هەندێشت هەیە خەڵکێکی زۆر بێدەنعین معقول نییە کابرا عربانەکەی بۆ سێنێت تا ئێوارە 10,000 دەستکەوتەوە بە حەماڵی تۆ بیت شەشی بێ بە قورعان ناویش لێنێ هەدیە تۆ کە من ئەو توانایی هاومەتی خوای گەورە بۆ دووکاری وە ئەو توانایی پیاوین بەڕاستی بۆ ئەوە پێی ناوین کە جیفانی خەڵک بڕوتێنینەوە کاگەرام کاتی بەرنامەکەمان تەواو بوو زۆر سپاس هیوای سەرکەوتن و بەردەوامی و کاری ناوازە و جوانترتان بۆ خوازین و هەر سەرکەوتون بۆ خزمەتکردنی خوێنەر و کۆمەڵگەی کوردی زۆر سپاس بۆ ئێوە یەکەم تەلەڤیزیۆن بەسەرمانەکەنەوە زۆر سپاس ئێمە لە خزمەتان ئەوانەی کە خزمەت بە کۆمەڵگەی کوردی یەکەن و بە بزافی ڕۆشنگەری و ڕۆشنبیری زۆر بەخێر بێن بینەرانی عزیز و خۆشەویست لێرەشدا وەکو ئەڵقەی دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ ئەڵقەی سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ تەوەری سێممان بە پانگەشت ناوبڕێک وەردەگرین و پاشتر دێنەوەلاتان بۆ قسەکردنی زیاتر لەسەر تەوەرەکانی تر دەستان خۆش بێ زۆر سپاس تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ریسایکلین بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا خاوێنی لە پێکهاتەدا سفرەی ئاسمان بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 0 840 2000
شربەتی سەنایس. دڵخۆشین هەموو کات، دڵخۆشیەکی بێکۆتایی لەگەڵ شەربەتی سەنایس. لەگەڵ من و تۆ لە هەموو شوێن و جێگایەک تەنها سەنایس. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. بەڵێ عزیزانم، بڕگەی کۆتایی بەرنامەی پەیامی ڕۆژ بریتە لە بڕگەی کابانی ماڵکە ڕۆژانە لە بەرنامەی پەیامی ڕۆژدا بینەری دەبن کە هاوکارمان فەزیلە جەمال شارەزای بواری چێشتخانە و دروستکردنی خواردن بۆی ئامادەکردین هەر ڕۆژەی لەسەر دروستکردنی خواردنێک یان شیرینیەک بە بەرهەمەکانی دۆلفینسی ئێوەی عزیز و خۆشەویست لە مانگی پیرۆزی ڕۆمەزاندا ئاشنا دەکات، پێکەوە بینەری دەبین. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو بەڕێزان، خوای گەورە تاعات و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەی ڕەمەزانە لە هەموو لایەکمان قوبوڵ بکات. من فەزیلە جەمالم لە شارەزا لە بواری خواردن و چێشت لێنانە لە بڕگەیەکی کەی بەرنامەی کابانە بە دیداریەوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە. بەرنامەکە ئێمە بە سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسیە کە خاوەنی بەرهەمەکانی وەکو نۆک و ساوەر و بەهارات و ئاوی لیمۆ و خوێ و چەند بەرهەمێکی کەیە. ئێستا من بابەتێکتان بۆ ئامادە ئەەکەم، ساوەر لێ ئەنەم بەڵام بە شێوازە تەقلیدەکەی خۆمانە، تۆزە گۆڕانکاریەتی ئەکەن و دیکۆرێکی تازەی پێ ئەبەخشین. هیوادارم بە دڵتان بێ هاوڕێ بن لەگەڵ. ئێستا ساوەرەکەمان لێ ئەنێ، بەڵام یەکسەر ڕاستەخۆ من ساوەر لێ نانێم، پێشەکی شلەیەکی ئەوێ بۆی ئامادەکەم. سەرەتا مەنجەڵەکەوان ئەخینە سەر تەباخ بۆ ئەوەی تاوگەرم بێت. پێویستیمان بە ڕۆن ئەبێت، زیاتر چێشت بە ڕۆنی خەستام و چێژی خۆشە وەک لەوەی کە بە زەیت لینەی، زیاتر زێت گۆشتی سوورکردنەوە من بەکارێنم. لێرە ئەم ڕۆنە بەکارێنین ڕۆنێکی زەرد و بۆن خۆشیشە، ڕۆنی دۆلفینسی. کەوچکێکی چێشت دەکەمە ناو مەنجەڵەکەوە و قەرچێنمەوە. لە کاتی لێنانی هەر جۆرە گۆشتێکا بێ، گۆشتی سوور بێ یاخۆ سوی بێت، کە ڕۆنەکەمان تاوێ بێ، ڕۆنەکە تاو گەرم بێ بۆی گۆشتەکە بۆنسار نەیات و چوەگە ڕۆنەکە گەرم نەبێ گۆشتەکە بە مەنجەڵەکەیە ئەچزیە. ئەبێ ڕۆنەکە بە تەواوی سوور بێتەوە، ئەنجا گۆشتەکە هەر دوو دیوەکەی بە جوانی سوورکەینەوە تا هەڵی کزێنین، ئەنجا ئێمە پەرستەیکەی بۆ زیاد بکەین. ڕۆنەکەمان وا گەرم بوو. ئێستا پارچەکان مریشکم لێریا بەکارهێنا و توانی گۆشتی سووریش بەکاربێنی، بەس من مریشکم پێ جوانتر بوو. ئەیخێنە ناو تاوەکەەوە بە باری پێستەکەیە، چونکە کە پێستەکەی سوور بوویەوە ئەنجا حەز بە تام و چێژی گۆشتی مریشکەکەی لە ناو چێشتە.
پەلە ناکەین لە کاتی سوورکردنەوەی گۆشتابێ بەتەواوەتی لایەکی جوان سوور بێتەوە پاشان هەڵێگەڕمەوە. من هیچ بەهارات و راودەرمانێکیشی بۆ زیان ناکەم هەتا بەتەواوی هەردوو دیوەکەی سوورە بێت چکە بەهاراتەکان لەو کاتەیە ئەسووتیان. پێویستیمان بە گێزەر ئەبێت. گێزەرەکە ورد ناکەم تەنها هەردوو سەرەکەی لێ ئەەکەمەوە. پێستەکەشی لێ ناکەم چکە توێکڵێکی زۆر ناسکی هەیە، ڤیتامین سی تایە، سلینۆسی تایە کە یارمەتی جوانکاری و بەهێزی پێست و ددانەکانمان ئەیە. لەبەرەوە هەرگیز من توێکڵی هەنێ جۆر سەوزە لێ ناکەم وەکو گێزەر. هەوڵەیەم بەقەدەر یەکی 5 گێزەرمان پێویستە بێ لەگەڵ کۆمەڵێک لە کولەکە. لە بەکارهێنانی کولەکەم نەروتم پێقڵەکەی لێ ناکەم لەبەر ناسکە تەنها بۆ جوانکاری بەم شێوازە تۆزە ئیکڕێن بۆی گرنج گرنج دەرچێ بەم جۆرە دەمانە ئیکڕێنم تەنها وەکو نەخشێک لە ناویا دەرچێت. پێویستیمانە بەوایە کە کولەکە و گێزەرەکان ناسک بن چکە ئێمە نامانوێت قاشیکەین و وردیکەین. هەردوو سەرەکەی لێ ئەەکەمەوە بۆی ئامادە بێ بخێنە ناو گۆشتەکەمان. بەم شێوەی ئەبێ مریشکەکە بە تەواوی لایەکی جوان سوور بێتەوە بە تایبەتی بەلای پێستەکە پاشان هەڵێگەڕەوە. سوورکردنێکی تەواویش ناکە پێستەکەی بسووتێت. ئەمە شێوازە باش. تا گۆشتەکەمان سوور ئەبێتەوە منش لێرەوە کولەکەکانی بۆ حازر دەکەم. ئەتوانی پەتاتەش بەکار بێنیت. من خۆم حەزم لە بەکارهێنانی پەتاتیانەیە لەم جۆرە خواردنە. بە ئێمە هەوڵ بێن ئەو چێشتانەی کە دایم ئامادەیان نەکەین هەنێ گۆڕانکاری تیا بکرێت بە تایبەتی مناڵان حەزیان لە خواردنی ساوەر نییە. ئێمە بار هەوڵ نێنە وجارێ ساوەرێکی سووریان سپیلێنێن مناڵ تااقەتی خواردنی نابێ. ئەگەر گۆڕانکارێکی تیا بکەیت زیاتر حەزێت. چوار کولەکە بەکارهێنم لەگەڵ 4-5 گێزەرە تا گۆشتەکە بە تەواوەتی سوور نەبێتەوە، نە پیازی وەزیاکەم نە بەهاراتیش. ئەمە کولەکەکانیشم ئامادە بوو. گۆشتەکە ماوە خەریکە ئامادە ئەبێت. پێویستیم بە پیازێک ئەبێت بەم شێوازە. پیازەکە زۆر ورد ناکەم تەنها بە ئەڵقەی گەورە گەورە ئەیچنم بۆی زۆر ئاو نەیاتەوە. وەکو تاسکەبابی چۆن بە ئەڵقەی گەورە ئەیچنین بەم شێوەیە. پیاسەکەم بە 3 ئەڵقەوە تەنها مەبەستمان لە تام و چێشەکەیەتی. پاشان پێویستیمان بە بیبەر ئەبێ. بۆچی بیبەر بەکارێنین؟ هەمیشە لە کاتی بەکارهێنانی مریشکە من عادەتمەکە بیبەر بەکارێنم چونکە مریشک دائیمەن بۆنساردێکی لێوەیەت بۆی ئەو بۆنساردەی نەمینە دوو هونەری هەیە لە بەکارهێنانی مریشکە. یەکێکیان بیبەری بۆ بەکارێنین، یەکێکیان ئاوی لیمۆ یاخود قاشی لیمۆ. ئەوانیش ورد ناکەم تەنها مەبەستمە بۆنساردی مریشکەکەم نەمێنێت. بیبەرێکی سووریش بەکاربێنین بەم شێوازە. لەمان بەسە پێویستیمان بە تەماتەیەک ئەبێت. ئەنجا ئێستاکە تەواو مریشکەکە هەڵکزا سەڵتەواتەکەم بۆ زیاتر ئەنجا خوێ بۆ بەکارێنین. خوێ پێویستیم بە کەوچیەکی چێش لە خوێ ئەبێت. زۆر خوێ بەکار نایانم چونکە شلە هەر کاتێک پێویستی بوو ئەتوانی خوێ بۆ بەکاربێنێ، بەڵام کە سوێر بکار لە کاترازان ناتوانانی بەکاری بێنێ. پاشان پێویستم بە هێل ئەبێت. هێلیش بۆنی مریشکەکە بۆنساردەکەی نیانە بەڵام نیکەم بە دووکەتەوە بۆی تۆوەکەی نیەکەدە
چکە تۆکەی تامی تیژە ئەشکەوێتە بەردان مناڵان پێی ئیزعاجە بن و بیبەری تون هاوڕێی شلە ئەبێ هەمیشە من لە خواردنەکانمان بیبەری تون بەکارهێنم. پاشان پێویستیم بەکاری ئەبێت. بۆچی من ئێستا ئەم بەهاراتانی تێکەڵەکەم هەنێ بەهارات بە تایبەتی کاری لەگەڵ زیرێ ئەبێ سوور کرێتەوە کە سوور کرێتەوە ئەنجا هەست بە بۆن و بەرانی ئەەکەی ئەگینا کە سوور نەکرێتەوە تامی خۆشنە زەنجەفیڵش بەکار ئەهێنم. ئەمانە هەم لەلایەنی تەندروستی و سوودی لێ ئەبینین هەم بۆن و بەرانی چێشتەکەمە بۆ خۆشە. ئێستا ئەم شتانێ من هەمووی ئامادەیە تەنها پێویستیم بە ئەوە ئەبێ کەوچکێکی لێ بین تەواو سوور بۆتەوە. لەم شلەی ئێمەیا من نۆکیش بەکارهێنم بەڵام پێشووتر نۆکەکەم زەرد کردووە ئەوە نەژ ناکە بڵێ لە ژێر دەستاورد بێ تەنها ئەوەنە لە باری زەردیە یعنی نەک بکڵێت و نەکڵێ لەو بینەیە پێویستیم بە نۆک ئەبێت چکە نۆکەکە ڕقا ئەمانیش ناستن پێویستی بە ئەوە هەیە بێشتر زەردیکەم تقریبا یەک و لە نۆکی قوڵاو زیاتر نابەکارێنم. ئەنجا کولەکەکان بە ساغی گێزەرەکانیش بە ساغی دائەنێم بێلەوە بیبەرە چوونە هاڕاوە بیبەرێکی سەوزیش دائەنێم و پێویستی بە بڕێک ئاو ئەبێت. ئەوە نە ئاو بەکارێنم کە شلێکی خەستی لێ دەچێت ئەمەوە پوشلەکانی کەنی ئێمە بمانێت ئاوەکەی بە ساوەرەوە بکەن تەنها مەبەستمان ئەوەیە کە شتەکان بکڵێن تەوان گێزەر پێویستی بە ئاو هەیە مریشکەکەش پێویستی پێ لەگەڵ نۆکەکانە ئەمانە هەمووی دائانێم بۆی بکڵێت پێویستیشم بە کەمێک لە دۆشاو ئەبێت. لێرەشا دووبارەیەمە دۆشاوی دۆلفینسی بەکارێنین کە ڕەنگێکی ئاڵگوجوانی هەیە. کەوچکێکی چێشتمان ئەوێت لە دۆشا وڵام کەوچکێکی پڕی تەواو یعنی نامانەوێت شلەکە تەواو سوور بێت ناشمانەوێت زۆر سەر بێت بۆیە کاری زۆریشم بەکارنێنا و دۆشاوی زۆریشنا هەر ئەوەنە شلەکە ڕەنگێکی مەیلە و پرتەقاڵی وەرگێ بەس. ئێستا ئەم شلە ئێمە پێویستی بەلایانی کەم نیو سعات بۆ چل نەقە کوڵان ئەوێت سەری ئەنێنەوە کە ئەم کوڵە لە ئەخیریشە ساوەرەکەی بۆ بێت. ئێستا ساوەرەکە مالی ئەنێ من شلەکەیم حازر کردکە کولەکە و کولەکە و گێزر و نۆک و مریشکەکە بوو ئەوانم خستوەتە سەر بوو خۆی بکڵێت تا ئەوی شەکڵی ئێسەمی ساوەرەکەم لێ ئەنێم پێویستیم بە ڕۆن ئەبێت ڕۆنی خەست بەکارێنم تام و بۆن و بەرامی ڕۆنی خەست زۆر خۆشترە وەک لە زەیت بە تایبەتی بۆ ساوەر بۆ برنجی خەڕ ئەمانە زیاتر ڕۆنی بۆ بەکاربێنین. من بۆ 3 کوب برنج 2 کەوچکی چێشت لە ڕۆن بەکارێن چکە ڕۆنی خەست زۆر دەرناکەوێت لە ناو شلەیە لە ناو ساوەرە بە تایبەتی ساوەر تۆزێت چەوریش بێ بەتامە تا ڕۆنەکەمان ئەقەچێتەوە. میش ئەم پیازەی بۆ ورد ئەکەم پیازەکە زۆر نەسووتێ لە ناوڕۆنەکەمە لەبەرەوە نەیاڵم زۆر ڕۆنەکە بە قرچێتەوە پیازەکەی بۆ بەکارێنم چکە مەبەستمە شعریەش بەکاربێنم شعریە کاتێکی زیاتری ئەوێ پیازش ناسکە لەبەرەوە احتیاتی ئەوەکەم لێرەیە پیازەکەی بۆ وردکەم پێشووتر پێش ئەوەی ڕۆنەکە بە قرچێتەوە. ئەم ساوەرەی ئێمە ساوەری سوورنێ دۆشاو بەکار نایەن بەڵام هەنێ بەهارات بەکارێنم پان ساوەری ئەمە جیاوازە وەک لە ساوەرە قەیمیەکانی خۆمان کە بەس بە دۆشاوری ئەنیان سپێتی بە سادەلی ئەنین بیاڵێن ساوەری سپێ ئەوانە باشە سەلکی پیازەکەی تێنەکەین وریا بین تا ئەمە توایەوە ڕۆنەکەمان. ئێستا من شعریەی بۆ بەکارێنم تقریبا نیو کوب لە شعریە لەگەڵ ڕۆنەکەیە بە تەواوی ئەبێ شعریەکە لە ناو ڕۆنەکەیە سوور بێت و ڕەنگی مەیلە و
قاوەیەکی کاڵی لێبێت زۆریش نابێت سووتێت تامی چێشتەکەمان تێکوە چکە هەتا شعریەکە زۆر سوور بێتەوە کاتی ئەوێ پیازەکە ناسکە ڕەنگەکەی تێک ئەچێت و ئەسووتێ ئاگاداری ئەوە ئەبین چاوەڕێی سوورکردنەوەی شعریەکە پێویستم بە هەنێک دەرمان ئەبێت زەردەچەوەم زۆر حەزلێتی لە کاتی بەکارهێنانی ساوەری سپیا بۆی تاو سپی نەبێ مەیلەوزەر اینجا دارچینی لەگەڵ ساوەری سپیا زۆر دەکامە تاقیکەنەوە بیبەری تۆنیش بەحاڵ زۆر ناعنی کەمێکی بۆ بەکارێنین چکە کەمێک تامی مزری با خۆشترە ئەوە نەژ ناساوەرەکەتانتون بێ مناڵەکانی خۆن ئێمە بۆی ئەم گۆڕانکاریان لە ناو ساوەراکەین زیاتر مناڵان وەقیان لە ساوەر بۆی بیخۆن هەوڵ بەتونینەکەی دارچینیش نابڕادەیەک کە تامی محەلەبی بە تقریبان نیو کەوچکە چا لە دارچینی بوو سەرکەوچکە چایەک بیبەری تون بوو بەڵام زەردەچەوە تقریبان یەک کەوچکی چای تەواو بەکارێنم کە ئەم بەهاراتانە ئەم جۆرە بەهاراتانی کە من وتم لە دارچین لە زەردەچەوە لە بیبەری تون ئەمانە پێویستەکە لەگەڵ ڕۆنا سوور بکرێنەوە چکە ئێمە بەهارات چەند جۆرێکمان هەیە بەهاراتمان هەیە پێویستەکە لەگەڵ ڕۆنەکە سوور بێتەوە وی تاموبۆن و بەرامی چێشتەکەمان خۆشکەعنی ئێستا من خۆمە حەز بە بۆنی داودەرمانەکان ئەەکەم بەهاراتەکان بە ئاشکرا هەز بە بۆنی ئەەکەم ئەم بەهاراتانە پێویستیان بە سوورکردنەوەیە بە تایبەتی زەردەچەوە لەگەڵ کاریە ئەمانە کە سوور ئەبنەوە زیاتر ڕەنگی چێشتەکەمان جوانەکەن وەک لەوەی کە چێشتەکە ئاوەکەی تێکەیت ئەنجاو دەرمانانی تێکەیت وەڵام هەنێک جۆر سەوزەواتی وشکەمەنی وەکە ئەو شویت و دەرمانە سەوزێکی کە بەکارمێنە ئەمانە پێویستەکە لە کاتێکە کە ئاوەکەت کردە ناو شلەکەوە یەکسەر بەیەکەوە لەگەڵ ئاوەکەیان تێکەڵی بکەیت ئێستا بەتەواوی وە خەریکە ڕەنگی پیازەکەمان زەرد بووە نایڵ زۆر سوور بێتەوە شعریەکەش ناسکە ئێستا لەگەڵ پیازەکەی سوور ئەبێتەوە دوایی ئاوی بۆ زیادەکە لە کاتی لێنانی ساوەرە و برنجە من هەمیشە پێویستیم بە قیاسات ئەبێت تەنها برنجی پڵاو نەبێ قیاساتی ناوێت چکە تۆ پڵاو لێنی هەتا ئاوەکەی زۆرتر بێت جوانتر دەرەچێت زیاترە بێ ئەم ساوەرە پێویست بەوە ناکبی بشنی لە بەرێو پاک و خاوێنە ئەنجام زۆر حەزم لە ساوەری گەورە نییە هەوڵێن ساوەرێکی مەیلە ورد بەکاربێنین بە قیاسات پێش ئەوەی ئاوەکەی تێکەم من ساوەرەکەی تێکەم چکە ساوەریش کەمێ سوور بێتەوە لەگەڵ بەهاراتەکانە تام و بۆن و بەرامی بەهاراتەکان هەڵەچنێ تقریبان 2 کۆب سێ کوب ساوەرم بەکارهێنا بۆم سێ کوب ساوەرە من 4 کوپونی و ئاو بەکارێنم بەڵام ساوەرەکە جوان سوور ئەەکەمەوە لەگەڵ ڕۆنەکەیە لەم کاتەیە من خوێەکەی بۆ زیادەکەم کەوچکێکی چێشت خوێی بەسە تەواو شعریەکە چونکە ناسک بوو لەگەڵ پیازەکە سوور بوویەوە تەنانە پیازەکەش نەسووتاوە بەهاراتەکان جوان ڕەنگەکانی بە ئاشکرا دەرەکەوێت لەگەڵ ساوەرەکەیە کە ئەمیش تۆزی سوور بوویەوە بەیەکەوە ئێستا ئاوەکەی بۆ زیادەکەم هەر کوپ یەک ساوەر بەرامبەر بە کوپونی وێک من 3 کوپم ساوەر بەکارهێنا 4 کوپونیویش ئاوی بۆ بەکارهێنا ئەمە 4 کوپونی کەوچکێکی تێڕائین سەری نانینەوە هەتاوەکو بە جوانی ئەم ساوەرە هەموو ئاوەکە هەڵەمژێت ئەنجاکە تەواو بوو کزی ئەەکەین بۆ ماوەی چارێکێ بۆ 20 خولەک بە ئاگرێکی هێواش و لەسەر خۆ ئەبێ ساوەرەکەمان دەمکەشێت
بیدەرانی بەڕێز و خۆشەویست ئەڵقی ئەمڕۆی بەرنامەی کابانی ماڵی شم کۆتایی پێهێنا کە ساوەرمان لێنابوو بە نۆکەوە و هەنێک جۆر سەوزەوات و بابەتیکە بەم شێوازە من ڕازانمەوە بە هیوای ئەوەی کە ئیشتیهای جەمعات هەمووی بکرێتەوە هیوادارم بە دڵتان بێت و سوودێکی تەواو لەبەر هەموو بابەتەکانی من وەرگن و بیرمان نەچێ بەرنامەکەمان بە سپۆنسەری و کۆمپانیای دۆلفینسیا تا بەرنامەیەکی کەڵڵقەیەکی کەی بەرنامەی کامان بەخواتانە سپێرم خواتان لەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ خات و فەزیلە بە هیوای ئەوەی کە خانمان بتوانن سوودی لێوەرگن. بەڵێ بەڕێزان تاوای بڕگۆ بابەتەکانی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بەخوای گەور و میهرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.